بناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ هەم سعات نۆم سعات لەگەڵتان دەبین بۆ شیکردنەوەی ڕووداوەکانی سووریا دوای کەوتنی بەشار ئەسەد و کۆتە هاتن بە حکمی بنەماڵی ئەسەد دوای 53 ساڵ لە حکومڕانی و دوای ئەوەش کە بەشار ئەسەد خۆشی لە 2000ەوە تاکو ئێستا حکومڕانە 24 ساڵ ئەمڕۆ کۆتایی پێهات باز لێ کەوتەکانی دەکەین ئایندەی سووریا چۆن دەبێ چاوەڕێ چ جۆرە حکوومەتێک لە سووریا پێک بێنێ و لە ناویشیاندا ئایندەی کورد لە سووریا چۆن دەبێ کێ براوی ئەم ڕووداوانەیە کە لە سووریا ڕوودا لێکەوتەکانی لەسەر عێراق لەسەر ناوچەکە چی دەبێت لە بەشی یەکەم لەگەڵ ڕێک لە بەڕێزان شیروان شەمێرانی چاودێری سیاسی و دکتۆر سەلام عەبدولکەریم مامۆستای زانکۆ قسەی لەسەر دەکەین بەخێربێن سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا شیروان بەخێربێن لەگەڵ بەڕێستانەوە دەست پێ بکەین باس یەکەم جار لەوە دەست پێ بکەین ئەو دەستەی کە دەستەی تەحریری شام کە ئێستا ڕابەرایەتی گەلانی سووریا دەکات و لە ئەنجامدا ڕژێمی ئەسەد بۆ هۆیەوە کەوت لە کێ پێک دێن چۆنن و تێڕوانینیان بۆ سووریا چۆنە سپاس بسم الله الرحمن الرحیم يعني ئەمە امتداد لە سەرەتایە لە قاعدەوە هات دوایی بوو بە جەبهە نوسرا اینجا جیابوونەوە لەگەڵ داعیشا شەڕێکیشیان کرد ئەو جیابوونەوەی لە داعش و شەڕکردنی لەگەڵ داعیشا لەو کاتە لەسەر خاکی سووریا چونکە ئەو پێی نوان نەبوو کەوا تەدەخل بکات لە ئیشوکاری هەر شوێنێکی ترا تەنها کارەکە لە ناو سووریا بێ ئەوە پێچێ بێت بە پاکانەیەک بۆی تا ئاستێک بەڵام هەتا ئێستا ئەم دەستەیە کە هەر لە جەبهە نوسرە لەو کاتەوە پێکاتە بواسەیان بەرەی سەرکەوتنە سەرخستنە هەر شتێکی تر هەر جۆلانی خۆی سەرکردەی بۆ ئەو کاتە لە ناو لە لای ئەمریکەکانە لە لەستی تیرۆرایە تا ئێستش هەتا ئەم دقیقەیە خودی خۆشی جۆلانی ئەو دەستەیەکەوە خراوەتە ناو لیستی تیرۆرەوە هەر ئەو کاتە جۆلانی خۆی سەرکردەی بووە بەڵامێکی ئەو کاتە جۆلانی ئەم جۆلانی ئێستا نەبووە من وازانم ئەو جۆلانی ئەو کاتە هێشتا بە تەواوی ئازاد نەبوو لە ڕووی عەقلیەوە لە ڕووی فکریەوە ئازاد نەبوو لەو توند ئاژوویەی کەوا لە لای قاعدەیانە لە داعشیانە لە هەر گروپێکی تر بووە پێچێ هەر بۆ ئەوەش بێ خۆی گۆڕی بێ ناوەکەی خۆی گۆڕێ بێ بۆ ئەوەی کەوا لە تەڵەی ئەمریکەکان دەربازی بێت مەسەلەکە نەک تەنها لەلایەن ئەمریکەکان لە لیستی تیرۆرایە بەڵکو لە لای ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە تیرۆریست ناوی براوە ئەنە مەسئلەکان نێودەوڵەتیە لە ئەو بڕیارەی کەەوە ئەنجومەنی ئاساشی نێودەوڵەتی لە 15 دێسەمبەری 2015 ئەو بڕیارە دەرکرا بڕیارێکە ئێستاشەر تەنها باس لەوە ئەکرێت 2254 ئەو بڕیارە چوارچێوەیەکە بۆ چارەسەرکردنی قەیرانی سووریا ئەلەو بڕیارەدا هەتا ئێستا ئەو دەستەیە نوسرا هەتا ئێستا هەر بەو ئێرهابی ناوی داهێنراوە هەتا ئێستا ئەمریکیەکان نەدژی وەستاون نەمامەڵی لەگەڵەکەن پاڵپشتینیان لە ژێرەوە ئەمریکەکان ئاگیان لەم جوڵە بووە ینی بەبێ حاڵەتێکی نێودەوڵەتیە تورکەکان ئەمریکەکان ئیسرائیلیش ئاگای لێ بووە بەریتانیەکان ئاگای لیان بووە بەڵام هەتا ئێستا بە شێوەیەکی فەرمی مامەڵەی لەگەڵا نەکراوە دژایەتیشی ناکرێت ئەمریکەکان من ئاگادار بم چاوەڕێن جۆلانی ڕەزامەندی ئەم قبولکردنی خۆی بە ئەو میکانیزمەی لەو بڕیارەی ئەنجومەنی ئاسایشە هاتووە لە 2015 باسی چی دەکە؟ چوارچێوەیەکی گشتیە چەند مەرحەلەیەکە بۆ ڕادستکردنی دەسەڵاتێکی ئاشتیانە لە سووریا لە دیکتاتۆریەوە بۆ حاڵەتێکی دموکراسی گەلی سووریا هەمووی بە تێکڕا بەشداری بکەن لە دانیشتنی داهاتووی سووریا بەو شێوەیە هەڵبژار نەکرێت ڕۆڵی نەتەوە یەکگرتوەکان ینی بڕیارێکی درێژە لە 16 خاڵ دوایی 16 خاڵی زۆر درێژ خۆی ئەبینێتەوە یان کورد کراوەتەوە ئەبێ بەو شکڵا باشمەوەس ئێستا لە هەر دەستەی تەحریری شامەکو جگە لە هێزە کوردیەکان هەروەکو ئۆپۆسیۆن هەیە ئۆپۆسیۆن تریشێ لە سووریا ئێستا بۆ ئەوان زیاتر ینی جوڵیان کرد و بوونەتەوەی ئەوەی کە ئەسەد بکەوێ نە ئۆپۆزیسیۆنی تر هەیە بەڵام لەوە ئەو شوێنەی دوو چەند شتێک هەن یان یەکێکیان لەوانەیە هێز جۆلانی لە ماوەی ساڵانی ڕابردوو دانەنیشتووە بەڵکو ئەڵێن تەنانەت ئەکادیمیای سەربازیشی دروست کردووە و هەی بۆ ئەو ئەفسەرانەی جێشی سووریاکەوا لە سووریا دەرچوون و لەلای ئەو بوون لەیان ئەوانەوە دەرسوتراوەتەوە بە سەربازەکانیان و تەخەڕوجی زوڵباتی بووە و ئەو درۆنەی کەەوە ئێستا بەکاریهێنێ شاهین خۆیان دروستیان کردو ئێستا درۆن دروستکردن
لە دەمانچە دروستکردن ئاسانترە یعنی دەمانچەیەکت پێ دروست ناکرێت بەڵام درۆنێکت پێ دروستەکرێ ناوی ناوە شاهین ئەمە نە تورکیە نە ئێرانیە نە هەر کەسێک بەم حاڵەتە بوو ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم مەسئلەی چوارچێوە فیکرەکەیەتی چوارچێوە عقایدی ئاینەکەیەتی خۆی بۆ خۆی ڕۆڵێکی تایبەتی هەیە لە ڕاکێشانی خەڵک تەنانەت ئەوەی من بیستەمەڕێن کوردی ئێرە شانتیایە کوردی ڕۆژهەڵاتی شانتیایە لە ناو تەحریری شام خاڵی سێم شوێنەکەیە شوێنەکەیان ئەو شوێنێکەوە ئەوانی لێبوو بۆم لە حەلەبەوە دەستان پێ کردەوە حەلەب ئەوان نزیک بوون هەتا ئەوەی جێشی سووری ئازادیان قەسەت باشە ناکۆکیان لە بینی ئۆپۆزیسیۆنی سووری بڵین ئێستا بەس تەحریری شام زیاتر جۆڵی کردەوە نانا هیچ ئەم لە ڕۆژهەڵات ئەوە دکتۆر ئاگادارە لەو بابەتە ڕۆژهەڵات لە لای جێشی سوورەی ئازادەوە ئەو هێزەکانە لە سووریا لە تورکیاوە نزیکن ئەوان لە حەلەب بوو وەک بڵێ لە ئیدلیب لە ڕۆژئاوا یان با بڵێن باکووری ڕۆژئاوای سووریاوە زیاتر جوڵاون بەرەو حمص و ئەو حمصە هەندێک کەس بە حمصە بەس غەڵەتە حمصە خۆی لەوێەوە جوڵاون سپاس دەکەم دێمە خزمەتکار تۆ جەنابیشت بەخێربی هەر بەرلۆی بچینە سەر لێکەوتەکانی سەبارەت بەو سەرکردەیە ئەحمەد حسێن شەرع ناسراو بە ئەو محەممەد جۆلانی کێسە سەرۆکی دەستەی تەحریری شامە چۆن ئەو گەنجە توانی بێتە یەکێک لە کاراکتەرهای دیارەکان و پێشتر وەکو مامۆستا ئاماژەی پێکرد پێشتر ئەمریکا و ئەوانە خستبیانە لیستی تیرۆرەوە بە ناوی خوای گەورە میهرەبان سەرەتا پیرۆزبایی لە گەلانی سووریاکەم بە بۆنەی کۆتایاتنی یەکێک لە دیکتاتۆرترین ڕژێمە سیاسیەکان لە مێژووی هاوچەرخی جیهان و ڕۆژەڵاتی ناوەڕاست بە تایبەتیش لە سووریایە بۆی مێدەوارم هەموو گەلانی سووریا بە ئاشتی و ئارامی پێکەوە بژین و لەو چوارچێوێشە گەلی کورد بە مافەکانی خۆی بگات بە شێوەیەکی ئاشتیانە و ئەمە ئاماژەیەکە بۆ سەرجەم ئەو ڕژێمە سیاسیانەی کە بە شێوەیەکی دیکتاتۆریانە و تاکڕەویانە فەرمانڕاواییەکەن و پشت لە خزمەتکردنی میلەتەکانەکەن و هیوادارم ئەوانەش بە ئاگا بێنەوە سەبارەت بە ڕۆڵی محەممەد جۆلانی پەیوەندی بەوە هەیە کە ئێمە زانین کە وەختی بارودۆخی سووریا لە 2011 بۆ شێوە هەواجسێکی تری زۆری ئەمنی لەلایەی تورکیا دروست بوو لە بەرەوەی بەشێکی زۆری ئەو منتیقە کوردیەکان هاوسنووری تورکیا بوون و بەشێکی زۆری ئەوانەی کە لیان خۆما سونەکان بوون کە پارێزگا و شوێنە سونە نشینەکان کە تورکیا خۆی بە پارێزەری ئەوانە ئەزانی بۆیە تورکیا لە فترەی ئەم تقریبا 14 ساڵە زۆر محاولەی کرد دۆخی سووریا بە شێوەیەک ئاسایی بێتەوە حتا دوایین هەوڵی ئەردۆگان بوو بۆی لەگەڵ ئەسەدا بگەنن ئەنجام ئەسەد وەڵامی نەدایەوە بێگومان کە وەڵامی نەدایەوە و خۆتان نەزانن بارودۆخێکی تری ژاتۆتە ئاراوە لە جەنگی غەزەوە بۆ لوبناان و هەوڵدان بۆ قارسکردنی نفوزی ئێران لە منتیقەکە و بەرەی ئەوەی کە پێوتە بەرەی مقاومە ئەم واقعەیەنە ئاراوە کە لە دوای لاوازکردنی بەرەی بەرەنگاری لە غەزە و لە لوبناان ئەنجارە سەری سووریایە کە پاڵپشتێکی سەرەکی بەرەی مقاومە بوو و بەشێکی زۆری ئێران لەوێ ڕۆڵی هەبوو لە ئاراستەکردنی ئەو هێزانەی کە هێزی لە بەرەی مقاومە بوون بۆیە دوجار بارودۆخکاتە سەر ئەوەی کە تورکیا ئەو خۆی دامێکی ڕاستە خۆ بکە و هێزانە کە چەندێکە دامی فەسائیلی معارزەی چەکداری سووری ئەکات بۆیە بەشێکی زۆری پەیوەندی بەو هاوکاریەوە هەیە بەو دامەوەیە کە تورکیا بۆ محەممەد جۆلانی بۆ هێزانە بە تایبەتی دەستی تەحریری شام هەیە بوو و توانیان ئەمانە لەبەروی بۆچی لەبەروی ئەمان زیاتر هێزێکی دوای گۆڕانیان و مامۆستاش ئاماژەی پێیا لە کۆمەڵێک ئاراسە بیر و بۆچوونەوە و کۆمەڵێک ڕۆڵی واقعی و چەکداریان لە سەربازیان لەسەر واقعی خاکی سووریا بەدەستێنا ئەمە وای کرد کە مامەڵێکی ڕاستەخۆیان لەگەڵ بکرێ هەتا نەوعەنما ڕەنگە جۆرێک لە ڕەزامەندی نێودوڵەتیش هەبوو بێ هاوپەیمانی نێودوڵەتی بۆیە زیاتر ئەمان توانیان و محەممەد جۆلانی توانی ئەو ڕۆڵە ببینێ چکە ئەوەی کە ئێستا هاوکێشەکان یەکلایی کردە و هێزی چەکدارە لەوێ خۆتان چەکداریان زۆرە و دەستی هێزی چەکداری بەشی خۆیان بەشێکی زۆر باشیان هەیە بەڵام ئێمە ئەزان کۆمەڵێک ئاراستە و هێزی ئۆپۆزیسیۆنی تر هەبووە لە ئیتلاف لەوانە بەڵام هەموو ئەوانە بە گفتوگۆ چەندها دانیشتن لە ئەستان و لە زۆر شوێنترا نەیتوانی پرسی سووریا بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکات دوجار ئەم دەستێوەردانە سەربازی و دامی بەرەی بڵێن فەسایلەکانی چەکدار و بەتایبەتیش محەممەد جۆلانی و تەحریری شام توانیان لە حەلەب و ئیدلی بۆ پێشڕەوی بکەن تاوەکو دوێنە شەویشکە دیمەشق ئەبوو محەممەد جۆلانی بڵێن لە عێراق شاری کرد و دەژی ئەمریکەکان وایە لە سووریا وەختێک لەگەڵ داعش دوای دژی داعش بەرەی نووسرا ئێستش ئەو ڕۆڵی کە هەیەی باسڵ خۆی خەڵکی بەرزایەکانی جۆلانە کە ئێستا ئیسرائیل داگیری کردو خۆی خەڵکی بەرزایەکانی جۆلانە لە سعودیە بوون دوای گەڕاونەوەتەوە و دواتر گەڕاوتون لەوێ شۆهاتونەتە عێراق
بۆیە چۆتە ناو قاعیدە. بەڵام بۆ خۆتان ئەزانن ئێستا بڵێنەوە هێزە کوردی کە لە ڕۆژاوی کوردستان ئایدۆلۆژیای باشکرا و لە پارتی کرێکەرانەوە نزیکە، بەڵام کە وەختێک یێتە سەر پێویستی مامەڵەکردن ئەمریکا لە ژێر ناوێکی ترا مامەڵی لەگەڵاکە و دامیشەکە خۆتان ئەیبینن کە وجودیە لە منتیقە کوردیەکانی قامیش لە حەسەکە ئەوانە ئەمیش ئێمە ئەزانین کەوتنی ڕژێمی سیاسی سووریا و ئەسەد بەنسبەت ئەمریکا و هاوپەیمانەکانیەوەی کە لە استراتیژە گەورەکان کە زۆر کاریان بۆ کردووە هەر لە دەستپێکردنی بەهاری عەرەبی و لە 2011 هەتاوەکو ئێستا ئەمریکا توانی لە ڕێگەی منتیقە کوردیەکان هەم جێپەی خۆی بکاتەوە هەم شەرخیش بکاتە ناو یەکێتی یەکپارچەی خاکی سووریا کە زۆر چاوەڕێ بوو بتوانێت لانی کەم سیستەمی سیاسی وەکو سیستەمێکی فیدرالیکە، بەڵام ئەو ئاڵنگاریانی هاتە بەردەم پرۆژەکانی ئەمریکاش و دواتر ئیداری ترم کە هاتە سەرحکم ئەمانە کۆمەڵێک هاوکێشیان گۆڕی. بۆیە ئێستا هاتنە سەر واقعی مامەڵەکردن لەسەر ئەوەی کە چۆن بتوانن بەرەیەکی تری مقاومە کە هی ئێرانیە و قارسکردنی نینۆک و نفوزی ئێرانی بوو لە منتیقەکە کە سووریا و ڕژێمی ئەسەدا بتوانن کۆتایی پێبێنن بەم شێوەیە کە لە ڕێگەی دامی ڕاستەوخۆ و دامێکی بەهێزی بە بەرەی تەحریری شام و دەستە و گروپە چەکدارەکانی نێو سووریا ئەوانی کە ئایدۆلۆژیەکی کەمتر لە داعش و قاعیدەیان هەیە بتوان دامی بکەن و ئەو خۆگۆڕینەش کە محەممەد جۆلانی لە بیر و بۆچوون و ئاراستەکانیان خۆی دروستی کرد توانی کە جێ ڕەزامەندی هەم تورکیا بێ کە ناکۆکێکی سەرەکی زۆری لەسەر لەگەڵ سووریایە هەبوو بە تایبەتی بکانێن پێشڕاویانە بەدەست بێنێ و بەزۆن دەستی تاکۆتیشام هێزێکی ئیسلامی سونیە وایە گروپەکانی تریش بە هەمان شێوە نزیکن لە یەکەوە لەگەڵ گروپەکانی دیکەی ئۆپۆزیسیۆنی سووریە. تاوان خۆتان نەزانن پێشتر ناکۆکی ڕیاوە جۆلانی خۆی لە ناو قاعیدەوە دواتر لە بەرەی نووسڕە بووە دواتر جابووەتەوە ئەم دەستی تەحریری شامی دروست کرد و ناوێتری هەبووە بەڵام گۆڕیانە بە تەحریری شام ئێستا ناوی کۆتایی سێقەکەی بەم شێوەیە بەڵام ئەمانە لە هەندێک شوێن پێکیاندا بەڵام نقطەی سەرەکی ئەوەیە ئەمانە هێزی سەرەکی و یعنی نوعا ما دوای ئەو گۆڕانکاریانە لە بیرروبۆچوونی داعش دوورکەوتنەوە لە بیرروبۆچوونی قاعیدە تۆزێک لە بیرروبۆچنەتون ئاژۆکە دوورکەوتنەوە هەتا ئێستاگەر خطابەکانی جۆلانی سیرکێک و ئینسانێکی سیاسی متەزن خطابەکانی تا ئێستا ئاراستە کردووە سەبارەت بە پێکەوە ژیان سەبارەت بە ئایندەی پێکاتەکان لە ناو تورکیای هەتا تعاملی لەگەڵ لە دەستپێکی پەلامەردانی حەلب و ئەوانە لەگەڵ هێزە کوردیەکانە وەکو دوێنش مەسڵ عەبدوی ئاماژەی پێدەکا پەیوەندیان هەیە هەموو ئەمانە ینی ئاماژە بۆ ئەوەی کە بەرنامەیەک بۆ گۆڕانکاری هەیە لە ئایندەی سووریایە دوای لاوازبوونی نفوزی ئێران لە لوبنان و لە بەری مقاومی فەڵەستینا بۆیە پێویست بۆ هەیە کە گۆڕانکاری لە سیستەمی سیاسی سووریاشاکان بەڵام ڕەنگە ئەوەی پێشبین نەکرابێ خێرایی کەوتنی ڕژێمی ئەسەد بێ بەم شێوە بەبێ هیچ بەرگریەک. ئێمە ئەوە ئەزانین کە ئەم هێزانە بە تایبەتی هێزی سوننا لە دوای لاوازبوون ئەو بارودۆخانەی لە میسرا ڕوویداوە محەممەد مورسی دوورخرایەوە سیسی جارێکراتەوە تورکیا تقریباً ڕۆڵی پارێزەری حامی سونەکانی لە عالمی ئیسلامیا گرتە ئەستۆ و ئەردۆگان لە ڕێگەی خطابەکانی لە ڕێگەی ئەو ڕۆڵ و دەستێوەردانانی کە هەیە بوو توانی سونەکان کاتە خۆی و ئەو ململانیانەش کە لە قەزەی ئا و ویلایەتی ئەسکەندەرون و کێشەی سونەر لەگەڵ سووریا هەیەی و دواتر لە مەسلەی بەهاری عەرەبیا وای کرد کە تورکیاش بێوێ کە سنوورەکانی خۆی یاخود بەرژەوەندی ئاسیای شنەتەوەکانی خۆی بپارێزێت کە بەشی زۆری زیاتر ئەو گوتارەکانی ئاراستەی کوردەکانەکە بۆیە داعمی سونەکان ئێمە زانین زیاتر لەو منتیقانەوە لە تورکیا داعمیکردن و ئەوانیش لە منتیقەکانی ئیدلیب و حەما و بەرەو حمس و دواتر بەرەو دیمەشقەوانش ڕۆڵی سەرکیە بوو کە بتوانن پێشڕەوی بکەن و خەڵکی ئەو منتیقان خۆیان هەر هاوسۆزی ئەمان بوون لەبەرەوەی یعنی تۆ ئەگەر قەتڵ ئەو قەتڵ و عامی کاتی خۆی لە شاری حەما کراوە بەرامبەر بە سونەکان ڕژێمی ئەسەد کردوێتی یعنی تاریخێکی دوور و درێژە لە ئەمجا ئەو هەموو سجن و زیندانی لە بەهاری عەرەبی کە دەستی پێ کردووە ناوچە سونە نشینەکان قوربانی بوون بۆیە بەشێکی زۆرن هاوسۆز بوون خۆشتان بینیوتان ئەو پێشوازی و وینەی کە ئەکرێت لە جۆلانی و لە تەحریری شام ئاماژەیە بوو ئەو سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بەو وەی کە کاکتۆریش باسی کرد بۆ خێرایە ڕژێمی ئەسەد کەوت ینی پێشتر دوای شۆڕشی گەلانی سووریا 2011 تاکو ئێستا توانی بووی بمێنێتەوە ئێستاش بڵێن ئاژانسە ڕوسیەکان بڵاویان کردەوە کە ئەسەد لەگەڵ خێزانەکەی لە رووسیا یاخود بڵێن بۆ ئێرانیەکان و بۆ ڕووسەکانیش بەرگریانێک لە کاتێکا پێشتر بە پاڵپشتی ئەوان مابەوە. لە جاری یەکەم بەشار نەمایەوە بەشار فەوتا بوو تەنانەت 2014 ئازام 14 ویستی واز بێنێ ئێرانەکان نانهێشت لەو کاتە قاسم سولەیمانی چووە دیمەشق و پێی و دوازمایانە ئێمە بە تەواوی پاڵپشتەکەین و بەرگریت لەکەین و ناهێڵین بکەویت واتە هەر ئەو کاتە ئێران شیعی پاکستان ئەفغانیەکان
عێراقیەکان لوبنانیەکان هێشتا نانتوانیکەوە ڕوبەڕووی گروپە چەکدارەکان یان ئۆپۆزیسیۆنی چەکدار ببنەوە. اینجا ڕووسەکانیان هێنا قاسم سولەیمانی خۆی ڕۆشتە مۆسکۆ لەگەڵ پۆتینە دانیشتنی کرد و ڕووسەکانی هێنا پاش ئەوە بە شێوەیەکی دڕندانە بردومان ینی تۆ ئێستا حەلەب دێنە پێشچاوی خۆت وەک غەزەی ئێستا ئەو شوێنانێکەوە بردومان کرابوو وەک غەزەی ئێستای لێکرا بوو لە 2016 بە خوێنی ڕشنێکی زۆری خەڵکی مەدەنی سیڤیل اینجا حەلەب گیراوە واتە ئەو هەمووە هێزە سەربازیە هەرێمایەتی و نێودەوڵەتیە اینجا توانین بەشار ئەسەد بمێنێتەوە هینە نەک خۆی مایەوە ئەم جارە ئەوانیان لەگەڵان نەبوو هیچی حزب الله حەسەن نەسڕڵڵاه نەما کە ناتوانێت خۆی بارودۆخی لەوەیان نییەکەوە بجەنگێ بۆیە هەر لە ڕۆژی یەکەمە لە حەلەب قووەتی ڕێزوان هێزی ڕێزوان لەوێ بوو کە نوخبەی حزب الله کشانەوە ڕووسەکان کشانەوە ئێرانیەکان توانیان ئەوەی نەبوو کەوا هیچ جۆرە تەدەخلاتی بکەن عێراق لەو مەرحەلەیان لەو بارودۆخەیان نییە نەشێتوانی بڕوات ینی بۆیە هەر ئەنجامەکەی ئەوەیە پاش ئەنجێشی سووری هەرجێش نەبووە ینی ئێمە زانین ئەو ڕژەمە دیکتاتۆریانە بەو شکلی هەیە بە تایبەت کەسێک کە ینی ئێستا کۆریا باشوور دیکتاتۆریە بەڵامێکی خۆی بنیاد ناوە هەم سەربازی هەم چەکی هەم پیشەسازیە مەدەنیان چەکی بەڵام ئەمانەی لای ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەویان نییە بۆیە ڕووخا بەنسبەت ڕووسەکانەوە بۆ پشتیان تێکرد پێش بە دوو خاڵ بڵێم یەکەم لە ماوەی یەک ساڵە پۆتین هەرچی ئەکات بەشار ئەسەد و تورکیا ئاشت بکاتەوە بۆ ئەوەی کەوا ڕێڕێوێک دروست بکە ئەم بارودۆخەنە خۆڵقی بەشار ئەسەد بگوێی نەکرد دووەم تورکە مۆسکۆ ڕازی بووە بەمە پێش بەرپاکردنی ئەم جەنگا پێش بەرپاکردنی ئەم جەنگا مۆسکۆ بەمانای ئەوەی ڕازی بۆ یعنی بڕیاری داوە بەرگری لێ نەکات ئێرانەکانیش ئەمڕۆ عەرەقچی وتیان ئێمە بە شەرمەنداوەتە دەستخوا هەردووکیان پشتیان لێ کرد بڵین ئێران نەی ئەتوانی ئەگەنە ئێران پشتی لێ نەکردو ئێران ناتوانێت بەنی بەستراوەتەوە رووسیا شتێک لە عێراق شتێکی تاریق عزیزم یێتە بیر ئەو کاتی لە 91 کاتێکەوە لە عێراق دەرات تاریق عزیز کۆنگرێکی ڕۆژنەمەوانی گرت ئێستا ئەوەم لە خەیاڵە بە حاڵ ینی وتی ڕووسەکان ئەو کاتە وتی ڕووسەکان ئێمەیان بە چەند سەد هەزار دۆلارێک عێراقیان فرۆشت ئەو کاتە چونکە سەدام لەو کاتا زۆر پشتی بە ڕووس و پاشماوە یەکێتی سۆڤێت بەست بوو بەڵام بەرامبەر بە ئەمریکا هیچ شتێکیان نەکرد هەندێک مەسائلێک ئەم جارەش پێچێ ڕووسەکان هەم توانیان نەبوو و هەم شتێک هەبوو بێت نانویسوە خودی خۆ بن کە سەربازیکەنە هەرما نەماوە هەمویان کشان کە سەربازی ڕووسەکان کشاندیانەوە هەڵیان ئەسڵەن هەر نەما بوو دوو فڕۆکەیان مابوو لە دوو فڕۆکە هەمویان کێشا بۆ جەنگی ئۆکرانیا ئەو دوو فڕۆکە ڕۆژی یەکەم هەندێک بەردومانیان کرد و کۆتایی پێهات ئامادە نییە کە تەقەمەنی خۆی لە رووسیاوە بێنێت جارێکێکە بۆ ئەوەی کەوار بەرگری لە بەشار ئەسەد کا بەکاری بێنێت کاتێکەوە خۆی گرفتی هەیە لە باش ئۆکرانیا بە سۆکاری ئەوەی کە بەشار ئەسەد داڵدە بدەن مێنی بۆ رووسیا ئێستا ڕۆژە بۆ رووسیا قەناعەتم هەیە تەنها بۆ ئەوەیەکەوە کۆتایی بە پرۆسەکە بێنێ و کۆتایی بێبێتەوە ینی ئەگەر کەس داڵدەینەدا ئەبێ لەوێ چی لەکەن ینی ئەزمون دووبارەکردنەوەی ئەزمموی سەدام حوسێن هەڵەیە دووبارەکردنەوەی ئەزمموی موعەمەر قەزافی عەلی عەبدوڵڵا ساڵح ئەمانە هەڵەن محەممەد مورسی ئەمانە هەڵەن و پێچێ ئەزممویان لە وەرگرت بێت پاشان بەشار ئەسەد لەسەر عەلەوی هەژمار ئەکرێت کەمینە لەوێ ئەگەر زۆر دەستکاری بکەیت دوور نییە کە دیسان بخرێتە ناو چوارچێوەی تایفەگەری بەزووک ئەوان کەمینە بوون کە لە سووریا لە سەتا هەشت بۆ نۆ ئەوەندەی گەلی سووریا لە 1970 حکومڕانی سووریەکە لەگەڵ 53 ساڵە 53 ساڵ باش بەس دێمەوە خزمەتی کاک دکتۆر سەبارەت بە مامەڵەی ئەمریکیەکان ئەوەی کە تراموتی دەستێوەردان ناکەن هیچ دەستێوەردانێک ناکەن ئەو بارودۆخیان بەدڵە ئەمریکیەکان خۆی خیتابەکانی ترەمپ پێش دەست بەکاربوونی وەتیرەی ڕووداوەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خێراتر کرد چکە ئەگەر ئەو تەسریحی بەرامبەر بە ئازادکردنی بارمتەکانی ئیسرائیل لە لای حەماس کە دوای ئەوە نە ڕۆژەگەر ئازاد نەکرێ بە زاراوی خۆی قیامەتێک لە ڕۆژهڵاتی ناوەڕاست هەڵە گیرسێ بەشێکی زۆری پەیوەندی بۆ هەبوو اینجا بەشێکی ئەوەیە کە تورکیا ئەیزانی مەسەلەن ئاراسی ڕووداوەکان ئەگەر بەری پێ نەگرێ
تورکیا ژەگرێتەوە هەتا مەسلەی مبادرەی پێشوهاتە ئاراوە بەشێک وا لێکیانەدایەوە کە هەتا لە میدیای ئەو بڵێن پارتیدا دووگەشت پێدانا وا لێکە درایەوە کە لە دوای سووریا بێتە سووریا سەری تورکیا ژێ بۆیە ئەوان ویستیان بەشێکی ئەوان لێکە بۆیە تورکیا یعنی نەوعان ما خەریک بوو ڕۆڵی پەراوەزە خرا لەو ڕۆ هات جارێکی کە بە هێزێکی بەقۆترەوە گەڕایەوە لە ڕێگەی دعمی فەسایلی چەکداری معارەزی سووری و تایبەت تەحریری شام و ئەوانە کە زیاتر گوێئەگرن وەک لە داعش و ئەوانە داعش هەر بەرەیەکی نەیارن لەگەڵ تورکیا ئەوانەیە بۆیە جارێکی تر ئەمە پەیوەندی بۆ هەیە ئێمە ئەزانین کە بەشێکی زۆری جێبەجێبوونی پرۆژەکانی ئەمریکا لە ڕێگەی ئیسرائیل و تورکیا ژە ڕێگەی هاوپەیمانی هەیە بەشێکی یعنی هاوپەیمانی سەرەکیە و ئەمە ئەگەر ئاماژە و گڵۆپی سەوزی هاوپەیمانی و دەوڵەتی ئەمریکا نەبێ ڕەنگە نەتوانرایە گۆڕانکاریەکان بەو خێرایە بۆیە بۆ ئەمریکاش دەستکەوتێکی گەورە بوو کە ڕژێمێکی تری بەرەی مقاومەی ئێران لە ناوچەکە کۆتایی پێهاتووە کە داعمی سەرەکی غەزە و بەتابەتی لوبنانی کردووە سووریا لە بەرژەوەندی ئیسرائیلیش کەوتنی بێگومان ئەمڕۆ نەتەنیا و تەسریحیا کە ئەوە بە ئەم هەر بە نەسەن ئاماژوەکە لە بەرژەوەندی گەورەی ئیسرائیل بووە لەبەرەوە سووریا بەشێکی زۆری قیاداتی سەربازی چیان کردو بۆ نمونە ڕەنگە بڵێن چاوکارێکی بۆ غەزەی چاوکارێک نەبوو خۆک بەشێکی زۆری قیاداتی سەربازی ئێران لە سووریاوە سەرکردایەتی بەری مقاومیان لە لوبنانە کرد ئێمە ئەزانین کە هەتا بەشێکی زۆری هێزی ڕزوان و بەشی حیزبوڵڵا لە ناو سووریاشا بوون و ئێمە ئەزانین پێشتر بۆیە نەمانی سووریا لاوازکردنی بەشێکی تری ئەو بەری مقاومەیە کە ئیسرائیل وەکو نارێکی خۆی چەند ساڵە بینیوێتی و پەلاماری ئەدا و چەندەها جار بڵین قیاداتی ئێرانی لە ناو سووریا کردووە بە ئامان زۆر شوێنی سەربازی سووریا هەتا لێدان لە مڕبعی ئەمنی ئەمڕۆ لەوێشی کردووە بە ئامان هەموو ئەوانە پەیوەندی بەوەیە بۆ ئیسرائیلیش بۆ ئیسرائیل دەستکەوتێکی گەورەیە و نەتەنیاهۆ لە جەنگی لوبنانە وتی ڕۆژەڵاتێکی ناوەڕاستی نوێ بینن هەڵبەت بەشێکی شێوە پێیوەند هەتا ئێستا پەلاماری جەبەل شێخی داوە کە ڕەنگە بێ منتیقەی سنووری خۆی بە یەکجاری پاک بکات و وجودی سەربازی لەوێ بێ بۆ ئەوەی یعنی بربەز دابنێ بۆ هەر مەترسیەک لە ئایندەی سووریا کە دوای ئەوەی ڕژێمی ئەسەد نەما هەر سیستێمێکی سیاسی تر دامەزرێ مەترسی دروستکە لەسەر ئاسایش وڵاتە سنوورەکان بەرزایەکانی جۆران دەمێک کە داگیرکراو لە ئیسرائیلەوە ئێستا ناوچەی تریش بنێ داگیر کە لە سووریەخی داگیر کردووە و ئاراسی ناوچەیەکی سنووریە بڵێن لەگەڵ بەڵێ ئەزین چۆنە طبعاً ڕاستە بەرەی مقاومە لە لوبنان لاواز بووە بەڵام ئیسرائیل وا نبینی ئەمە تا کۆتایی بێت چکە هەر جۆرە بارودۆخێکی هێور و سەقامگیری و ئۆقرەی بەرەی مقاومە لە ناو لوبنانە جارێکی تر ئەتوانێت خۆی دروستکاتەوە ئەگەر بێت و داعمی ئێرانی لەگەڵا بێ و هێرشەکانی ئیسرائیل بەردەوام نەبێت لەسەری بۆیە ئەوان احتیاتی ئەویان کردووە کە چۆن بەشێکی زۆر لە حەسەن نەسڕوڵڵا و قیاداتی حیزبوڵڵایان لە ناوبرد و هەروەها هی فەڵەستینیان لە ناوبرد بۆیە سووریا ژوخانی سووریا و بەهێزکردنی سنوورەکانی و گرتنی هەندێک شوێنی استراتیژی لەم دۆخەیە کە فەسایلی چەکدار و تەحریری شام سەرقاڵی ئازادکردنی شارەکان و دیمەشق و حمس و حەما ئەوانە بوو ئیسرائیل ئەمەی بە دەرفەت زانیوە هێشتا هیچ سیستێمێکی سیاسیش دەست بەکار نەبووە و ینی ڕەنگە تۆزێ قورس بێجارێ ینی دۆخی سیاسی سووریا بە ئاسانی بڵێن سەقامگیری بەخۆ ببینێ کەوتۆتە سەر ئەوەی داعمی هاوپەیمانی دەوڵەتی و تورکیا و عێراق و ئەوانە کە لە دەوری بەری سووریان لەگەڵ ئێرانە چۆن مامەڵە لەگەڵم بارودۆخە تازەکەن ئایا دەستێوەردانەکەن لە ڕێگەی جوڵاندنی کارتەکانی لە ناو سووریاوە یاخود لێ ئەگەڕێنتاوەکو گەلی سووریا لە ڕێگەی پێکاتەکانی و جارێکی تر سیستێمێکی سیاسی دەستوورێکی تازە فترێکی ڕاگوزەر و انتقالی تێ ئەپەڕێنێ و دەست بەکارە بێت باش بەزووکو دابەشبوونی سووریا ئێستا بەشێکی هەسەدەی لێوە هێزەکانی ئەمریکای لێ ڕووسەکانی ژوو مامەسەوتی هەندێکی هەر لێمان بڵێن ئۆپۆسیۆنی سووریاش ئێستا دابەژوو بۆ چەند بەژ ئێستا سووریا ئێستا تقریبا هەر منتیقە کوردیەکان و تەحریری شام و ئەوە ماوە تەسەوری ژەکەین ئەم بارودۆخانە تۆزێ قورسە و زووشە مەسەن قسەی لەسەرکەین بەڵام بەعومەن ڕەنگە بۆ کورد زۆر باش نەبێت چکە ئەوەی یاریزانی سەرەکیە تورکایە و تورکیا هاکان فیدان وەزیری دەرەوە زۆر بە ڕاشکاوتی ئێمە تعامل مامەڵە لەگەڵ هیچ جۆرە ئیمتیدادێکی پەکەکە ناکەین کەمە بەسی هەسەدە و ئەوانە بۆیە کۆمەڵێک ئاڵنگاری هەر بۆ ئایندەی سووریایەتە پێشەوە لەبەرەوەی لە ناو بەری معارەزە ڕاستە بەری تەحریری شام دەستی تەحریری شام هێزی سەرەکی سەربازی و مامەڵە لەگەڵ کراوە بەڵام ئێتلافی سووری مانەجێشی سووری حورمانێ کۆمەڵە کەسایەتی و ڕێکخراوی ترمانێکەکەم و ئەوانە ژۆڵیانە بۆ پێشتر بۆیە ئاسان نییە ئایا مەسەلەن ئایندەی سووریا لە بەردەم جەنگێکی ناوخۆیە یاوەکوتم لە ڕووی نێودەوڵەتی و ئیقلیمی لێ ئەگەڕێن
هێور ببێتەوە و ئەم سیستەمە کۆتایی پێات و سیستەمێکی تازەتر بێتە ئاراوە. ئێمە زانین کە پێشتر ئەمریکا شتێبینیەوەی کردووە کە لە باڵا دەستبوونی شیعە لە عێراق و لە ناوچەکەیە زەرێکی زۆری کردووە لاوەزبوونی سونە. ئێستا ئاراستەکەی بۆ بێزکردنەوەی سونە، هەتا لە عێراقیش ئاراستەکەی بۆ بێزکردنەوەی سونە دوور نیە لە دوای سووریا عێراقیش بگرێتەوە. تر نازانین بە چ جۆر و ئاراستەیەکەوێ ئەویان کەوتو سەر داهاتوو. بۆیە ئێستا لە سووریایە کورد و بەرەی تەحریری شام و معارەزەیە. ئەویش ئەوەیە بەڕاستی ئایا ئیداری تازە کە ترام بە چەند مانگێکی تر بڵێن نزیکی دەست بەکارێ بێ ئایا وەکو فتری پێشوو سەودا و مامەڵەیەکە کە زیاتر ڕوانگەی ئابووری هەیە و مەسەلەن جەخت لەسەر هاوپەیمانەتی لەگەڵ تورکیا ئاکاتەوە کە ڕێگەی دابێتە کوبانی و سەریکانی و ئەوانەش تر بەڕاستیەکەوێتە سەر داهاتوو. بەڵام ئێستا دوو بەژەیە، بەشێکی کوردی لێ بەشێکی هەتا ئێستا پەلاماری منبەجدرا بوو هەندێشن لە ناخۆ ئەوانە ئایا بەری تەحریری شام و تورکیا لێگەڕێ منبەجە لەژە دەستی هەسەدای بمێنێتەوە یاخود ئەو منتیقەشە بێ وەربگرنەوە. ئێمە ئەزانین ڕەنگە هەسەدەش تێگەیشتووە وەک ئەو ئاراسی ڕووداوەکان بینیمان کە لە حەلەبا مقاومەیان نەکرد و هەتا خەڵکەکەیان گواستەوە و پێچی ئەوانیش تێگەشت بن کە نایانەوێ مواجهە بکەن لە برەوەی هەم ڕژێمی ئەسەد نەما ئەوان لە هەندێ بەریەکەوتنی تورکیا پشتیان بەپێز هەم ڕووسەکانیش نەماون لێ. من پێم وایە ڕووسیایتر ڕەنگە وەکو ترەمپیش ئاماژەی پێدا بکرێتە دەرەوە لاکێشەی سووریایە. هەر خۆیان ئەویان دەوێت لەبەرەوەی وەک مامۆستا ئاماژەی پێدا ئەوان سوودمەند نەبوون و ئەسەدیش زۆر لاسار بوو بە گوێ نەکردن و خۆتەزانی هاوپەیمانەتی تورکیا و رووسیا لە پێشترە تا هاوپەیمانەتی رووسیا و سووریا بۆیە پشتگیریان نەکرد. مامۆستا جەناب دایندی سووریا چۆن دەبینی ئێستا ئەگەر ئەسەد ڕووخاوە دیارە ئایندەی سووریا چۆن دەبێ؟ یەک دەوڵەت دەبێت دەوڵەتێکی مرکزی پارچە پارچە دەکرێت کورتی بەردەکەوێت بڵین سونە بڵین دەستی تەحریری شام چی دەکەن؟ ئەوەی هەتا ئێستا لەسەر مێز بێەوە کەوترێەوە هێزە نێو دەوڵەتیەکان بە شێوەیەکی گشتی هەرێمەتی و نێو دەوڵەتی بە شێوەیەکی گشتی بیانەوەکە داهاتووی سووریا لە چوارچەوەیەدا بڕێژرێ بریتە لەو بڕیارەی ئەنجومەنی یاسایش وەنەتەوە یەکگرتوەکانیش هەرجەخت لەسەر ئەو بڕیارە کاتەوە بڕیاری 2254 ئەو بڕیارە هەموو شتێکی تیا هەیە. یەکەم چەند ینی ئەکرێ بە سێ خاڵ بە سێ تەوەرە دیاری بکرێت. یەکەم یان ڕادستکردنی ئاشتیانی دەسەڵات بۆ ئەوەی کەوا خەڵکی مەدەنیان سیڤیل زەرمەند نەبن ئەوە ڕووی داوە تا ئێستا. خاڵی دومیان ئەوەیە کەوا دەوڵەتێکە بێت دەوڵەتێکی پەرلەمانی تعددی فرەلایەنە هەموو پێکهاتەکان بەشداری ئەکەن لەوەی کە ئەم دەوڵەتە دابڕێژن. خاڵی سێم ئەوەیەکەوە هەندێک حقوق ئەبێ لە ژێر چاودێری ئەنەتەوە یەکگرتوەکان ئابێ 6 مانگ بە 18 مانگ 6 مانگ بە مەرحەلەی ڕاگواستن ئەوەی کە ئێستا ئەوەیکەوە ئەکرێ ئێستا بۆ نمونە سەرۆک وەزیرانی بەشار ئەسەد هەر خۆی ئیدارەی مەدەنی سەربازی و ئاسایشی و دەرەوە نا ئیداری خزمەتگوزاری ناو سووریاکە و پاشان لە بۆ ماوەی 18 مانگ بە شێوەیەکی یەکجاری پاشەوەیکەوە دەستورەکە کە نووسراوە دەستورەکە نووسراوە سووریا نوێ نووسراوە ئەگەر دەستکاری نەکرێت نووسراوە بە لەژێر چاودێرینەتەوە یەکگرتوەکانە لە ڕوانگەی ئەو دەستورە و ئەو بڕیاری ئەنجومەنی ئاسایشەوە داهاتووی سووریا دیاری ئەکرێت. ئەلێرا ئەمێنێتەوە ئایا کێ هەیە لەوانەیە ببێ بە کۆسپ لەم ڕێگایە. ئیسرائیل ئەو هەنگاوانەی کەوە نای ئەمڕۆ تەنها مەسەلە ئاسایشی نییە بۆ پاراستنی خۆی ڕاستە ئەو بەرزایانە کاریگەریان هەیە لەسەر جۆلان بەڵام ئەوێت ڕۆڵی هەبێ لە داڕاشتنی داهاتوی سووریا. یعنی ئەوێ بەوا چونکە هەر کەسی لەسەر زەوی هەبوو ئەتوانێت ئەوش دەرەگای ئەمریکاوە یانی ئێستا مەگەر ئەڵڵاهومە تورکەکان و سووریەکان ئۆپۆزیسیۆنی سووریا خۆیان گێل بکەن لەوەی کەوا ئیسرائیل کردی ینی هیچ جۆرە مامەڵەیەکی لەگەڵ نەکەن بێتاقەتی و بێزاری و ئەمانە دەرنەبڕن وازی لێبێنن وەک بڵێ نەهێڵن تەواو لە کاری بخەن. ئەوە ئەگینا ئەگەر ئەوە نەبێت یان بۆ نمونە هەندێک وڵاتی هەرێمایەتی داعش هەیە هیچ ترسێک نییە لە زیندووبوونەوەی داعش بەڵام داعش سروشتی ڕێکخراوی چەکداری لەو جۆرەیەکەوە مخابەرات ئەتوانێت اختراقی بکەوە بەکاری بێنێ لە سووریا ماون لە سووریا لە هەندێک شوێنە ماون بەڵێ جارجارێکیش ئەجوڵێن ماون ئەکرێت نانی من بە گومانی ینی بە دووری نازانم نزیکیش نییە ینی بەڵام ینی ئەکرێ هەندێک وڵاتی هەرێمایەتی بۆ ئەوەی کەوا هەروک چۆن لە عێراقا هەندێک جار اختراقەکران و بەکار هاتن و ئاراستەکران بۆ هەندێک ڕووداوی تایبەت واکرێ هەندێک هێزی نێودەوڵەتیش بەکاری بێنێ بەرامبەر بە جۆلانی بۆ نمونە ئەگەر جۆلانی نەیەتە ژێربار ینی هەرچەندە هەتا ئێستا
زۆر بە جوانی مامەڵاکە ینی وەک بڵێ ئەم کابرایە لە ینی پسپۆری زانستە سیاسیەکان و زانستی نێودەوڵەتیەکانە بەو شێوەیە مامەڵک ئەگەر واز لەوە بێنن داهاتوی سووریا بەو جۆراج کورد ئەوەی کەواتیش دروستکراوە مافی کورد لە سووریا وەک نەتەوە مامەڵی لەگەڵەکرێ نەک وەک هێز بوونی هێز ئێستا لەو دەستورێکەوە با بڵێم دوو ئەنجومەن دوو پەرلەمان هەیە یەکیان ئەنجومەنی پیرانە دائەنرێ لەوایە دە کەسیان کوردە لە 40 کەس پێک دێن ئەگەر دەستکاری نەکرێت 40 کەس پێک دێن دایان کوردە دایان عەرەبە دایان تورکمانە دەکەیتری بۆ کەمایەتیەکانە لە عەلەوی و دورزیەکان ڕاستە کورد لە ئاستی عەرەبایە بەڵام تورکمانیش لە ئاستی عەرەبایە لە ئاستی کوردایە هەرچەندە تورکمان هەرگیز ئەوەندەی کورد نین لە و ئەوەندەی عەرەبیش نین لە بەڵام بەو شێوەیە ڕێکەوتنی کراوە ینی بۆیە تەنها پەیوەندی بە قەسەدەوە نییە ئەمە یەک بەڵام تۆ چەندە لەسەر زەوی بەهێز بیت ئەوەندە ئەتوانی بەزۆکو ئیدارەکە ئێستا پێ هەر یەک حکوومەتی سووریا دەبێ چکەسە ئیدارەی باکووری سووریا باکوور ڕۆژهەڵاتی سووریا هەیە کە هێزەکانی سووریای دێموکرات بەڕێوەیە دەبن چارنووس وەکو ئیدارەکەش دیارە ئەمڕۆ مەزلوم عابدین وتی ئێمە ئاڵای سیستەمی نوێی سووریا بەرز ناکەینەوە تا هەندێک گەرنتیمان دەست نەکەوێت کەواتە ئامادەی ئەوەی هەیە بەرزی کاتەوە وانە کەواتە ئامادەی ئەوەی هەیە کەوا لەگەڵ هەتە شەش ینی هەیە تەحریری شام کە پێوترێ هەتەشە لەگەڵ هەتە شەشە جۆرە پەیوەندیەکیان هەیە هەتەشە زۆر عاقلانە مامەڵایەکەن لەگەڵەوە بەڵام لە کۆتاییە ئەوەی بڕیار ئەدا هەتەشە نییە ڕاستە لە ڕووی مەیدانیەوە هەتەشەیە ئەوەی بڕیارەدا هێزە نێودەوڵەتیەکانن ئێران چەندە خاوەنی بڕیار بوو لە عێراقا لە 2023 هەتا ئێستا تورکیا شوێنی ئێرانی گرتوێتەوە لە سووریا بۆیە ئێمە چۆن مامەڵەمان کرد لەگەڵ ئێرانیەکان جۆر بووین بۆ ئەوەی کەوا عزیێتمان نەدەنوەن تا ئاستی سنووردارکردنی دموکرات و کۆمەڵەوە ئەمانە ئەبێ کورد قەسەد بە تایبەت مشکلەکە ئەوانن ئەبێ ئەوان بەو شکڵا مامەڵە لەگەڵ تورکیا بکەن تورکیا ڕاستە بەڵام خۆڕۆ پامی وەزیری دەرەوە ئاشکرا بوو مشکلەی ئەوان لەگەڵ ئەو ئەمریکەکان تۆ بزانە هەتا ئێستا ئێمە باسی هەتەشاکەین کە لە لیستی تورۆرە ئێپەکەکەش لیستی تووڕێی ئەمریکەکان ئەوروپیەکانی شایە ئەڵمانیەکان هۆڵندەکان ینی ڕاوەدووی ئەوەی کەوا بزانن پەکە ئەیگرن دەری ئەکەن تسلیمی تورکیاکەنەوە هیچ جۆرە عەقڵێک قبوڵی ئەوە ناکە کەوا تۆ وێنەی کەسێک وەڵا ئێستا ئۆجەلان باشترە بەڵام تۆ هێشتا بڵێ من پەکەم لە کاتێکا کەوا تۆ لەسەر زەویەکی تورکیا بە تیرۆریستی ئەزانێ هەتەشە ئامادەنیە مامەڵێ لەگەڵ بکە سوپای ڕزگارخوازی سووریا ئامادەنیە مامەڵێ لەگەڵ بکە ئەمریکا ئامادەنیە مامەڵێ هیچ هێزێک ئامادەنیە مامەڵێ لەگەڵ ئەما بکات تۆ بۆ خۆت لەم جەستەیە گیان ناکەیتەوە بۆ خۆت لەم جەستەیە گیان ناکەیتەوە بۆ ئەوی کا مامەڵەت لەگەڵ بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشا پشتیان هەیە هێزەکانی سووریای دێموکرات بکەنەوە بەڵێ پەیەدە بە شێوەیەکی خزمەتیان دەکات بۆ داهاتووی سووری بۆ داهاتووی بۆ کورد زۆر باشترە لەوەی کەوا من قەناعەتم هەیە لە کۆتایی شابێ بیکەن و ئەبێ ببن بە بەشێک لە سووریا بۆ ئەوەی کەوا هیچ نەبێ ئۆتۆنۆمیان دەست بکەوێت بەس باشی دەرفەتیش دەکرێت بۆ دەوڵەتی کوردی لە سووریا پێشتر هەندێک لە دوانی وەزیری دەرەوەی ئیسرائیل هەبوو کوردەکان پشتیوانی بکرێن ئەوە هەر تاکتیکێک بوو هەرگیز ئیسرائیل ئەوروپا ئەمریکا ئامادە نین دەوڵەتی کوردی نە لە سووریا نە لە تورکیا نە لە عێراق نە لە ئێران دروست بکرێت لەگەڵەوە دانی بە هیچ شێوەیەک چونکە دروستکردنی دەوڵەت واتە چارەسەرکردنی کێشەی ئەوانش نایانەوێت چارەسەر بکرێت نایانەوێت کێشەی کورد چارەسەر بکرێت ڕیفراندۆم لای ئێمە خۆ بۆ دەوڵەتیش نەبوو کە ئەگەر ئەمریکا و ئێرانەکان ینی قاسم سلەیمانی و برێکما گۆرگڕێک کەوتن بۆ لە ناوبردننی لە باربردنی ڕیفراندۆم خۆ کێ بوو ئەمریکەکان بوون قاسم سلەیمانی بوو کەسێکی تر نەبوو بۆیەوە تورکیاش ڕێگە نادا ینی تورکیا ئەم هەنگاوەی کەوا نایتە ئاستی لابردنی بەشار ئەسەد ترسی کورد بوو جا ئێستا کاتی ئەمەی کردو چۆن ماوە ئەدا کەوا دەوڵەتی قەناعەتم هەیە ئەگەر تورکیا سووریاش داگیر بکات ناهێڵێ دەوڵەتی کوردی دروست ئەگەر سووریاش داگیر بکات بە یەکجاری بەڵام پێویستی بە داگیرکردنی سوورێنە لەبەرەوە بیل لەوە نەکرێتەوە فیدرالی هەر دوورە بەڵام احتیمالە ئۆتۆنۆمی ئەویش ئەبێت قەسەد سلوکی خۆی بگۆڕێ بەرامبەر بەشێ بەرامبەر بە تورکیا بەرامبەر بە هەتەشا بەرامبەر بە هێزی قەسەد هەتا ئێستا لەگەڵ ئەنە کەسە جۆر نییە ئامادە نەبوو چەند جار لە هەولێر
کوردیەکان بەڵێ هەتا ئێستا ئامادە نەبووە لەگەڵ دەکەن بەوانە بەشی لە تورکیان یعنی تۆ ئێستا پێویستە یعنی ئەبە زۆر باشە ئەگەر دۆستی تورکیا بن بۆ کورد زۆر باشە ئەگەر دۆستی تورکیا بن بەتایبەت لەم حاڵەتە چونکە تورکیا ئەو کاریگەری هەبێت لە سووریا تۆ بووە باشەکەەوە دۆستێکت هەبێت لەگەڵ تورکیا بینی باش بێت بۆ ئەوەی کەوا یارمەتیت بە نەک بۆ ئەوەی کەوا هێزێک بێنی دوژمناتی تورکیا بکە لە کۆتاییە چی ڕوئەدا ئەو پەڕی گریمان شەر دروستە بێت لە سووریا وەک عراقی لێدە ئەوە کورد لەویا هیچ بەرژەوەندێکی نییە. سوپاسم کاکتور سەبار بە کورد ئەوەی کە چاوەڕوان کراوە ینی هیچ ڕۆڵی پێدەدرێت لە داهاتووی سووریا سە ناوچەیەکی بەرفراوان کە لە سەدا 26 خاکی سووریا لەژێر کۆنتترۆڵی هێزەکانی سووریای دێموکرات ئەمریکا لێ بنکەکانی هەیە بنکی سەربازیە خۆی تام لەحزەیە کێ هێزی سەربازی و ڕۆڵی هەیە ئەوە توانیوێتی احتفاظ بە امتیازاتی خۆی وجودی خۆی بکە بەڵام پرسیارەکەوێت لەم ئەم قۆناغە لێرە بە دوایتر دەست پێیەکا بۆ کوردیش باش ئایا مەسەلەن تورکیا بەو بەهێزی هاتوتە ناو تورکی ناو سووریاوە لە ڕێگەی تحریری شام و گروپە چەکدارەکانەوە ئایا لێ ئەگەڕێ مەسەن کە پێشتر لە ناو وڵاتی خۆیان بووە لێ نەگەڕاوە کە هاتوۆتە عەفرین هاتوۆتە سەریکانی هاتوۆتە جەندرێزە و شوێنانە لێ نەگەڕاوە ئێستا زۆر بە ئاسانتر دەسێکاتە ناو سووریا ئایا ڕێگەیەدا مەسەلەن هەسەدە بەم شێوە بمێنێتەوە هەر بەم ئیمتیدادە بمێنێتەوە پرسیارەکە لەسەر ئەوەی بەشێکی ئەوەیە چەند جارەمان ڕایان گەیاندوو کە ئامادەن کێشەکانیان بە گفتوگۆ لەگەڵ تورکیا چارەسەرکەن بەڵام تورکیا خۆ دوورتر ئەڕوانێ بۆ ئەوە وە جیاوازتر لەوان ئەڕوانی کەوتۆتە سەرەوە ئایا تا چەند ئیداری نوێی ترامپ و ئەمریکا ئەتوانێت جۆرێک لە تێگەیشتن لە نێوان تورکیا و کووردا دروست بکە بەڵام بابەتەکە ئەوەیە ینی سەررجەم تێڕوانینی نێو دەوڵەتی تێڕوانی ئیقلیمی لەگەڵ ئەوە نییە کە تاوان کە تۆ ماڤی بە کوردۆکۆیا بڵێ سووریا دابەشەکەم یعنی بە ئۆتۆنۆمیژ یەکسەر لە دەسوورا جێگیریکە کە تیایان نێشتیوا تۆ سووریا دابەشەکەنەوە ئەنما هەرچەنەوە حکومێکی ذاتی و تقریبا مافی ئۆتۆنۆمیە بەڵام بابەتەکە کەوتۆتە سەر ئەوەی بزان هەنگاوەکانی ئایندەی سیاسی سووریا چی لێ ئەگەر هات و ئیسیقرار هاتە ئاراوە فترە انتقالی و 6 تا 8 ماهەکە هاتە ئاراوە ئەو کاتە بارودۆخی کوورەکەوێتە بەردەم بارودۆخێکی سەخت کۆمەڵێک ئاڵنگاری ڕوبەری کورد دەبێتەوە بۆ نمونە شەڕوودا لە بینی دەستی تحریری شام و هەسەدا ئەگەرەکە تام دقەیە نییە بەڵام بابەتەکە کەوێتە سەرچی ینی ئێمە ئەگەر مەسەلەن دیمەشق و لازقی ئەوانە منتیقەی دەسەڵاتی ئەسەد و عەلەویەکان نەکەوتایە ئەو کاتە ڕەنگە خیاری ترچی بواە بووبایە بەسێ هەرێمەر بە واقعی ئەمە کووردە ناوەڕاست بۆ سونەکان و بڵین تحریری شام و ئەوانە منتیقەی دیمەشقوانش بۆ عەلەوی بۆ ئەم دەسەڵاتەیە کە بەڵام کە ئەسەد کەوتو ئێستا گرفتەکە لەوایە ئایا مەسەلەن یەک سووریا بێ لە داهاتوە وایە ئەگەر یەک سووریا بێ و کاتە کوردی ژەکەوێتە بەردەم ئەو بەرداشەی بەرژەوەندی وڵاتانی زلێز و ئیقلیمی ئایا قوبوڵیەکەن هەسەدە بەم هێزە بمێنێتەوە بە ئاڵای پەکەکە و بە ڕسمی ئۆجەلانەوە ئەمە پرسیارە چکە هەواجسی ئەمنی تورکیا کەم نییە و هەتا من بۆ ناوخۆی تورکیا ژەر لێرە کە زۆر جار قسەم کردو ئەبێ کورد لە گرنگی مەوقعی تورکیا تێبگا یعنی تورکیا ئەمریکا دەست لە تورکیا بەرنادا ئیسرائیل دەست لە تورکیا بەرنادا هەڵکشان و داکشان لە پەیوەندیا دروستە بێ بەڵام تورکیا هاوپەیمانە لە ناتۆ هاوپەیمانە لە ناو یعنی هێزی دۆمی ناتۆی لە ڕووی سەربازیەوە بۆیە تورکیا نەگەمێ ئەم هێزە سیاسی ێستا لەسەر حکومە هەر هێزێکی تری سێکۆلاریش بێ موقعیەتی تورکیاوە ئاخوازی هاوپەیمانەتی تورکیا گرنگی ئەو ئەخوازێ هەنی تورکیا چەند لە رووسیا نزیک بوویەوە لە سەفقاتی S400 ئەمریکا پێی لێ نەبڕی بۆچی ناتوانێت لەبەرەوەی تورکیا موقعیت و ڕۆڵی زۆر ئەوەی تورکیا ئێستا کردوێتی چەند ساڵ ئەمریکا خۆی ناتوانێت لە سووریا جێبەجێیکە بۆیە بەڕاستی بۆ کوردیش ئەبێ تێڕوە ئەمجا بەشێکیشی ڕەنگە بکوێتە سەرەوە ئایا ئەگەر هەسەدە سوور بێ دوور نییە ئەوان ئەمریکەکان تعامل لەگەڵ بەشێک لە مەزڵ و عەمدی و ئاراستەیەکە بکەن کە خۆیان بگونجێن بۆیە یعنی ئەوانیش ئامادەن هەتا گفتوگۆیان لەگەڵ دەستەی تحریری شام ئاماژەی بۆی ئەوانیش ڕووداوەکانیان خوێندۆتەوە نایانوێ بکەونە بەر ئەو کەماشە و بەر ئەو بەرداشی کە ئێستا دەستی پێ کردووە ینی ئەسەد خۆی ڕانەگر کە رووسیا و ئێران دامیانە کرد ئێستا هەسەدە چۆن ناتوانێت خۆی لە بەرامبەر هێزەکە ڕابگرێت کە ئەمریکا بە پراگماتی مامەڵی لەگەڵاکە بۆ ئێمە بینیشمان سەردەمی ترامپ جا بەڵام پرسیاریش ئەوەیە پرسیارێکی تر ئایا ئیداری تازی ترم چۆن مامەڵە کاتەوە لەگەڵ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ پرسی کورد لە ناو سووریا کە ئێستا واقعەکە گۆڕاوە و پێش هەموو شتێکیش ئەمریکا گوێ لە تورکیا ئاگرێت بەس ئێستا هەسەدە ئەو ناوچانە هێزەکانی سووریا دێمکات کە ڕێژەی کۆنتترۆڵی خۆیدا لە سەدا 26
هەر ناوچە کوردیەکانی یاخود ناوچەی عەربیش ئەدە ناوچەی عەربیشی تایە کۆنتڕۆڵ کردووەکو سەرچاوی بڵێن داهاتوونە و توانەش بێت خۆی ئێستا بۆ بۆچی لە منبەج ینی ئەو هەمووینەکە منبەج شادەماری ئابووری منطقە کوردیەکانە بۆ ناوچەکانی باکوور و ڕۆژاوای فورات لەوێەوە بۆ منطقەی حەلەب لێەوە کە ڕوتی خەتێکی تیجاریە بۆ منطقە کوردیەکان ناوچە کوردیەکان ئەبەسێتەوە بە یەکۆ لە هەردوو هاراستەکەەوە بۆیە بابەتەکە ئەوەیە یعنی هەسەدەش هێزی چەکداریە ڕەنگە ئەگەر بزانێکوێتە بەردەم بەرداشی ئەوە تا دواناسە ئەوانش بەرگری بکەن لەبەرەوە یعنی ئەو واقعە تازاتۆتە ئاراوە ڕەنگە ئێمە بێ چاوەڕێ بکەین بزانین ئایا بەروکوێ ئەڕوا بزانین ئایا جارێ هەر ینی پێکاتەکانی ناو بەرەی معارەزەی سووریە گەنە ئەنجامێک ئایا وڵاتانی ئیقلیمی لێ ئەگەڕێن پسەن ئێران ئێستا کە لەوێ نفوزی نەهێڵراوە ئایا لێ ئەگەڕێ مەسەلەن بارودۆخی سیاسی لە سووریا سەقامگیر بێ و حکوومەت و پێک بێ و مەرحەلەی انتقالی بکوێتە سەرسکەی خۆی یانە ئایا مەسەلەن ئیسرائیل مەسەن ئەوەسێ لەم حد ئەنجا ئایا ئارەسێ ڕووداوەکان نایەتە ناو عێراق ناچێتە ناو ئێران ئەمەش کەوتوتە سەر ئەوە ئێمە زانین لە عێراقیش ئێستا پێشتر ئەم هێزە شیعەکان کە حەشدی شعبی کۆمەڵی هێز و ئەوانە لە عێراق و ئیسرائیلن کرد بە ئامان کە ئیسرائیل ویستی بەرپەج بداتەوە این بنوێنێ ئەمریکانیش خۆمان چارەسەریەکەین بەشێکی شێکوێتە سەرەوە بەڕاستی کە ئەگەر بگوازرێتەوە بۆ عێراق و ڕەنگەت وەزعی کورتۆزێ باشتر بێت بەڵام ئەگەر بەم شوێ بڕوا کوردی ژەبێ یا کۆمەڵی گۆڕانکاری لە خۆیان دروست بکە بتوانێت لەگەڵ بارەتۆخە تازەیە چۆن لە دەستپێکی ئازادکردنی ناوچەکانی حەلە بۆوانە خۆی گونجاندووە بتوانێت قۆناغ کە بۆ سووریا هەرەوەی ئێستا قورسە دوای ئەمەش لەبینی ئۆپۆزیۆنی سووریا بێ لە بینی وڵاتانی زرهێز بێ لە بینی تورکیا بێت ئێمە زانین چۆنە قۆناغی دوای ئەسەد ئەزان چۆن ئێستا با سەیری پێکهاتەی هێزەکان بکەین بەشێکی زۆری گروپە چەکدارەکان لە تورکیاوە نزیکن لەگەڵ بەشێک لە عالمی سونە بەڵام تورکیا زیاتر بەشێکی کوردەکان لە ئەمریکاوە نزیکن لە رووسیاشۆ نزیک بوون ئەو رووسیا تقریبا تۆ بڵێن چۆتت لە ئێرانیشۆ نزیک بوون لە ئەسەدیشۆ نزیک بوون بەڵام ئێستا ئەمێنێتەوە زیاتر بەرژەوەندی کێ بەریەکەکەوێ ئیسرائیل و ئەمریکا و تورکیا کە ئەوان هەر یەک ئەوان لێک هاوپەیمانەتیان بۆیە ئەنجا ئەو دەوڵەتش کە دامەزرێت ئەوەی کە تۆ لێدوانەکانی خوێنیتەوە ئەوان باز لەوەکەن لە مافی کەمینەکان پارێزراوە هەر لە ئێسەوە کورت خراوەتە زمانی کەمینەکانەوە لەو دەستورەش کە دانراو دەستورەکەی بوو ئەم فترەیە مافی قەومی کوردیتیان نییە وەک مامۆستا ژامەژی پێکرد ئەو پەڕێگەر ڕەنگە لە مەرحەلەی داهات و بەم شێوێ بڕوا ڕەنگە مافی ئۆتۆمی بە کوورد بدەن ئەگەر کەوتۆتە سەرەوەی ئایست بەس ئۆتۆنۆمیسی بۆ کورد تێدا بەن زیاتر دەزانین چۆنە مافی کولتوریە کۆمەڵێک ناگاتە خۆناغی نە فیدرالی نەسەر بەخۆیش ئەو کاتە هەر لە ناو یەکێتی خاکی سووریایە هەرچەنە تا ئێستا گوتاری هەسەدە شەر بەرگریکردنە لە یەکپارچەی خاکی سووریا بەڵام ئەمە ئایا ئیدارەی نوێی ئەمریکا چۆن مامەڵاکە لەگەڵ ئەم واقعە تازانەی کە هاتۆتە ئاراوە لە دوای ڕوخانی ئەسەد بەڵێ مامۆستا سەبارەت بە تورکیا ئەو لە پشتدەوانەوەی لەم قۆناغەوە یعنی ئێستا لە هەموو لایەک زیاتر قازانجی کردە تورکیا نەنە بێگومان تورکیا نەک تەنها لەبەر ئەوەی کە تورکیا ڕژێمی بەشار ئەسەد ئەردۆغان هەر لە 2011 ئەوت با بڕۆیانی بەزی بۆچی پێشتر بەشێکی پێوەنی بۆ بوو کە بۆچی ئەسەد ئامادە نەبوو لەگەڵ ئەردۆغان کۆبێتەوە پێشتر ینی دەست پێشخەری زۆری کرد ینی تەنها من مەشهدەکەی سەدام حوسێن ماتە پێشچەو کابرا عەقڵێکی باسی داخراوی دیماغۆجیە ئامادە نەبوو مامەڵەت لە ڕووداوەکانە بکە هەندێک نامەی بەهەڵە خوێندەوە وەستانی جەنگی بەهەڵە خوێندەوە کاتێکەوە برایەوە کۆمکاری عربی و کورسەکەی سووریا بەشار ئەسەد ئیستیقبالیان کرد و پێشوازیان دەکرد چەند ساڵ لەمە پێش ڕۆژت بەهەڵە خوێندیەوە وای ئەزانی ئەوە هەموو شتێکەوە ئەتوانێت ینی ئیستیدراجی شەیطان بوو ینی هەوابازی خۆی بوو چی هەر شتێک بوو ینی ئەوە بوو تا خۆی گەیاندا ئەم بارودۆخە تورکیا بەهێزە نەک ینی نەک لە ڕوخانی بەشار ئەسەد لە ڕووی استراتیژیەوە تورکیا بەهێز بوو ینی ئێستا یەکێ لەوانەی کەوا چواردەوەری تورکیای دابوو بۆ نمونە لێرەوە ئێرانە ئەزانین شناسەکەی لێرەوە عێراقا تەنها کورد منفەزێکی تورکیا بوو لێرەوە هەولێر لەولاوە سووریا بوو وایە باش ئێستا سووریای لابرد هێزێکی سنی یان با بڵێن ئەو سیاسەتەی کەوا سووریا بەرامبەر بە تورکیا ئەیگرت چێ پەیوەندی بە ئێرانەوە هەبێیان پەیوەندی بە کەنداوی وڵاتانی کەنداوی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەبێ ئەوە نەما لە ڕووی استراتیژەوە نەمانی ڕژێمێکی عەلەوی دیکتاتۆری داپڵۆسێنەری ئەلمانی
لە سووریا زۆر لە بەرژەوەندیەتی چونکە ئێستا هێزێکی تریە هیچ نەبێ مەسەلەکەەوە نیە دینداریان دیندار نیە بەڵام دموکراتی ئەبێت لە عێراق باشترە بێ بێگومان لە عێراق باشترە بێ دموکراتی ئەبێ سنی ئەبێ پەیوەندی باشی لەگەڵ تورکیا بێ یعنی ئێستا شیعەکانی عێراق دەسەڵاتدارن چەندە پەیوەندی باشە لەگەڵ ئێرانە هەیە ئەو ڕژێمەی کەوا دێتە سەرکار لە سووریا ئەوەندە پەیوەندی باشی لەگەڵ تورکیا بێ ئەمە لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی داهاتەوە ئەمە جملەیەکی هێزە بۆ دەوڵەتی تورکیا لە ناوچەکە زیاتر ئەتوانێت هەنگاو بنێت باش بەس وەکو ئەمریکیەکان پێشبینی سیاسەتێکی جیاواز ئیدارەی دۆناڵد ترامپ پێشتر هەوڵ هەبوو بۆ کشانەوەی لە سووریا یان خۆ لەمە دووە پێگەی قایمتر دەبێت لە سووریا سووریان بەلاوە گرنگە من یەکێ لەوانەی ئەم گۆڕانکاریەی کەوا کرا لە بەرژەوەندی کوردە تەنها لە ڕووی ماف و لادانی ڕژێمێکی دیکتاتۆرەوە نییە لە ڕووی ئەوەیەکەوە احتیمالی زۆر بۆ ئەردۆگان لەگەڵ ترامپ پارێک کەون و هێزی سووریا بکشێتەوە ئەمریکاکان بکشێنەوە وەک جاری پێش و کە کشایەوە ڕاستەوە خۆکی ئەو بۆشایە پڕکاتەوە سووریا تورکیا ئایا بە سوپای خۆی بێتیان بە هێزە سووریانەی کە نزیکن لە تورکیاوە ئەو ترسە هەبوو کە ئەوە ڕووی بدایە بارودۆخی کورد لە سووریا زۆر خراپە بوو ئەم گۆڕانکاریە ئەوەشی نەهێشت ئەو ترسەشی نەهێشت نەک تەنها لە ڕووی مافەوە لە بەرژەوەندی کوردایە بەڵکو لەو ڕۆژەوە لە بەرژەوەندی کوردایە ئێستا لە دیدارەکەی خۆی جۆلانی لەگەڵ CNN هەرچەندە ئەو ناتوانێت ئەو مەسائلانە یەکلایی بکاتەوە باسی چی کرد بەڵام وتی ئێمە ئامادەین کەوا بوونی بنکە سەربازیەکانی ئەمریکا لەسەر خاکی سووریا چوارچێوەیەکی یاسایی بەدابنین ئەمە زۆر یعنی ئەمە گوتارێکە زۆر پێشکەوتەوە هێشتا عێراق کە 20 ساڵ ئەمریکەکان لێرەن هێشتا ئەو مشکلەیان هەیە وانە هێشتا عێراق ئەمریکەکان لەگەڵ حکوومەتی بەغدای فیدراڵ ئەو مشکلەی هەیە جۆلانی ئەو قسەی کرد کە کاتێکەوە ئەو قسە بکە کەواتە ئەمریکەکان لە سووریا ئەمێنەوە کە لە سووریامانەوە لە بەرژەوەندی کوردەمانەوەیان لە سووریا وەک چۆن ئێستا ئێماڵین لە حەریر هەبن بەرژەوەندیمانە ئەمەش دیسانەوە لە بەرژەوەندی عێراق نییە بۆچی ئەگەر زۆر فشاریان لێ بکەن ئەمریکەکان عێراق بەجێ بێڵن بەغا بەجێ هێڕن لە حەریرە مێنەوە و هێزەکانیان نەبەنە سووریا لە باتی ئەوەی عێراق بنکەیان بێت سووریا کە نەبنکەی خۆیان ئەو کاتە عێراق دیسانە وەک سووریا کەنارەکەوێتەوە لەبەرەوە ئەمریکەکان ئەمێنەوە ینی لەو ڕۆژەوە لە بەرژەوەندی کوردایە باش وەک وڵاتانی کەندا هیچ ڕۆڵێکیان هەیە لە ڕووداوانەی سووریا قەتەر دوێنێ ئاڵای ئۆپۆزیسیۆنی سووریا بەرز کردەوە لەسەر سەفارەتی سووری لە دەوحە و باڵیۆزی سووریا لە دەوحە وتی سووریا ڕزگار کرا و عاقڵی ئەم پیاوە ئەوە بوو ئەم جۆلانی ئەوە بووکەوە دەوڵەتی نەڕوخاند حکوومەتی لا نەدا بەس ڕژێمی لادا ڕژێمی حاکم پارێزگاری لە دام و هەموو شتێک کۆکو خۆی وا ماوەتەوە ڕاستە لە حاڵەتێکی وا تۆ ئاژاوە هەر دروستە بێت سنوور شکاندن هەرە بێت بەڵام لە کۆتاییە هەموو پاراستی و ئەو پاراست نەشوای کردکەوە سووریا بەو شکل بمێنێتەوە مامۆستا وەکو دوا پرسیاریش سەبارەت بە ئایندەی سووریا دوای کەوتنی ئەسەد یعنی ئەو کاریگەریانەی کە دەشی بێ بەڕز باسی عێراقت کاریگەریشی دەبێت لەسەر عێراق و ناوچەکە بێگومان ئەگەر هەیە بێت چییە بڵێن خۆی ئەوەیە لاوازبوونی بەرەی مقاومەیە هەتا گۆڕانکاری لە حکوومەتی لوبنانی شابێ لە داهاتوە چکە عنی ئەوەی کە لوبنانی هێش و حیزب الله بەهێز بوو سووریا بوو کە ئێرانیش بوو دامی سووریا و لوبنانیە کرد بۆیە لە لوبنانیشا ئێستا سووریا و حکوومەتەیە پێش هەموو شتێ ئەو حکوومەتە نابێ بە مەترسی لەسەر ئەمنی قەومی ئیسرائیل لەسەر وجودی ئیسرائیلی ئەمە شتێکی زۆر گرنگە بەنسبەت ئیسرائیلەوە کە ئەوان وا لێ ئێڕوان ئەنجا لە لوبنانیشا و گۆڕانکاری بێتە ئارە بە هەمان شێ ئەنجا لە عێراقیشا کاریگەری هەبێ یعنی تۆ مەسەلەن چەند هەنگاو پێش تۆ مەسەلەن چەند بەرەی پێش تۆ لاواز کراوە فەڵەستین لوبنان سووریا هەر ڕژێمەکە نەماوە کە تۆ حدودت ڕێک بە حدودی سووریاوەیە باشە هەتا پێش ئەوەی کە لە ئاراسی حداسەکان ڕووداوەکان تێبگەن وتیان تەداخل لەکەن کە وەختێ تێگەیشتن بابەتەکە زۆر گەورەتر لە توانای ئەوانەوە بوو هەموو سەرقیاداتی شیعی پاشەکشیان کردلەوە کە دامی چەکداری بکەن و بەشداری بکەن بۆیە بێگومان کاریگەری لەسەر عێراقی شەبێ بەڵام وەک لە پێشتری ژامەژن بێت ئایا ئەمریکا دامی ئەوە کات جارێکی کە لە عێراقی سونەکان بەهێز بکاتەوە و شیعەکان لاواز بێ ئایا ئەو بارودۆخە چەکداری لە سووریا دامی کرد ئایا لە عێراقیشا دامی ئەکات لە منتیقە سونە نشینەکانە و ئەمە کوێتە سەرەوە بەس بەڕاستی کاریگەری لەسەر عێراقیش ئەبێت و ئێستاش بۆ خۆتان ئەزانن یعنی هەتا لە دوانی قیاداتی شیعە زۆر فەرقیەوە لە پێشکەوتنی ڕژێمی ئەسەد و ئەو بارودۆخانەی کە هەبوو باش
بەس بۆچی وەکو مامۆساماژ پێکت بە دووە پرسیارش بێ ئەوان بەس بە شاریان لاوە دوێ سەدانەوە دام و دەستگاکان بمێننەوە پەیامیان هەیە بۆ هێزی سەکداریش کە بگەڕێنەوە و خۆیان تەسلیم بکەن و تەلەڤیزیۆنیان بڵێن هەرماوە و سەرۆک وەزیرانی هەر حکوومەتەکەی بەشار ئەسەدیان ڕاستپاردووە جارێ ئیش و کارەکانی حکوومەت بەڕێوە ببە. ئێمە کۆمەڵ ئەزمموی ترمان نەبوو لە لیبیا بینیمان کە دام و دەستگایان تێکدا تا ئێستا بۆیان ڕێک ناکرێتەوە و لە سوودان تاوەکو ئێستا نەیتوانیوە ئەو بۆ بە شەڕی ناوخۆیی لەوێ بۆی ئەمانە تەجربە بوون و ڕەنگە زەماناتی هاوپەیمانی نێودەوڵەتیش بۆ دامی بەرەی تەحریری شام و گروپەکان ئەوە بێ کە ئەوان سیستەم بگۆڕن ڕژێمەکە بگۆڕن نەک دام و دەستگا لەبەرەوە ئەگەر ناو سووریاژ استیقرار نەبێ هەم ئیسرائیل زەرەرەکە ئەمریکاش بەرژەوندەکانی لە مەنتەقە پارێز نابێ هەم تورکیاش زەرەرەکە چکە هەمویان لە بارودۆخێکی سەقامگیری سووریایەکی یەکپارچە ئەوان کە ئەم حکوومەتێکی سونە بێ و زەمانات هەبێ بۆ دروستنەکردنی مەترسی لەسەر ئیسرائیل و وەک مامەساژ وتی پەیوەندی بتەوی لەگەڵ تورکیا بێ لەگەڵ وڵاتانی عەرەبیش حتمما نەبێ جارێکی تر ئەم جارە ینی مندوبێکی نوێنەرێکی وڵاتێکی سونە چێتە ناو جامعی عەربی کە ئەمە شتێکی گرنگە بۆ ئەوانیش بۆیە ئەمە ئەکوێتە سەر ئەوانە بۆی ئەوان تەجربەیان پێم وابێ وەرگرتووە و هەتا گۆڕینی خیتابی جۆلانی خۆی لە قاعیدەوە لە داعشەوە هاتنەوە بوو ئەمە بۆ خۆی ئاماژە بوو ئەوەی کە ئەو دەرفەتیان بۆ ڕەخسانەوە ڕەنگە ئەویش لە دەستی نەدا بتوانێت چۆن دیمەشقی خست کە ئێستا بەشی هەرە زۆری بە دەستکەوتێکی معنەوی و شخصی بوو ئەو گەڕاوەتەوە سەرباری ئەوەی کە ئەو هەموو داعمەی هەبووە بەڵام بەو جۆرە مامەڵەکردن و خیتابەکانیشی تا ئەم مەرحەلەیە بۆ شێوەشکات و پەیوەندی بۆەوە هەیە. بەڵێ سوپاسان دەکەم دکتۆر سەلام عەبدولکەریم هەروە مامۆستا شیروان شەمیرانی سوپاسیان لە دەبووتان. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس سەری سەعات دەینەوە خزمەتان قسەی زیاتر دەکەین لەسەر ئایندەی سووریا دوای کەوتنی ئەسەد. بەخوای گەورەتان سپێری. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەشی دومی بەردامی ئەمڕۆ قسەی زیاتر دەکەین لەبارەی لێکەوتەکانی کەوتنی ڕژێمی ئەسەد و کاریگەریەکانی لەسەر سووریا لەسەر کورد لەسەر عێراق لەسەر ناوچەکە و چیش چاوەڕێی ئایندەی سووریا دەکرێت لە بەشی دوم میواندەرێک لە بەڕێزان عومەر عەلی چاودێری سیاسی و ئەنوەر حوسێن نووسەر و ڕۆژنامە نووسمان کردووە سوپاسیان بە دەبوونتان دەکەین. مامۆستا عومەر ئەگەر لەبەر بەخێر بێن ئەگەر لە ڕێستانە دەست پێ بکەین تێڕوانین بەڕێزت بۆەوەی کە لە سووریا ڕوویدا چییە و کەوتنی بەشار ئەسەدیش چ پندێکی تێدایە کە دوای 53 ساڵ ئەم ڕژێمە کەوت. بەڵە سەرەتا سوپاسی بەڕێستانەکەینەوە سوپاسی بینەرانی خۆشەویستەکەین. ئەگەر سەرنج بدەین ئەوەی کە ئێستا لە سووریا ڕوەدا لەوانە بڵێن شتێکی چاوەڕوانکراو بوو یعنی بۆ چونکە ئەو ڕووداوانەی کە لە 2011 ناوچەکەی گرتەوە کە لەو کاتەیە پیانە گوت بەهاری عەرەبی و لەو سەردەمەیە و لە خۆپیشاندانەکانی ناوچەکەیە کۆمەڵی ڕژێمی ناوچەکە ڕوخان و هەرسیان هێنا لە بەردەم خۆپیشاندانی خەڵکە ئێمە هەر لە 2011 ئەبووە ڕژێمی ئەسەد بکەوێ یعنی چونکە ئەو خۆپیشاندانانەی لە ناو سووریا بوو ئەو دەنگە ناڕازیانەی کە هەبوو و ئەو هێزە سیاسیانەی کە داوای لادانی ڕژێمی ئەسەدیانە کرد و هەر ئەو کاتە خۆپیشاندانەکان گەشت بووە ناو دیمەشق و هەندێک لە شارە گەورەکان کەوتو بۆ دەستی خۆپیشاندەران لەبەرەوە هەر ئەو کاتە بووە بکەوێ بەڵام هاوچێشەیەکی سیاسی تر هاتە ئاراوە کاویش پشتیوانیکردنی ئێرانیەکان بوو و حیزب الله بوو ئەو میلیشیا شیعیانی کە لە ناوچەکەیە هەبوون لە ڕژێمی ئەسەد و پاشان هاتنە ناوەوەی رووسیا و پشتیوانیکردنیان لەمانەوەی ڕژێمی ئەسەد بە هۆی پشتیوانیەکانی ئەوانەوە توانی درێژە بە حکمی بدا و توانی هەتاکو ئێستا بمێنێتەوە لەبەرەوە مانەوەکەی بە پشتیوانی ئەوانەوە بوو بەڵام بەهۆی ئەو گۆڕانکاریانی کە لە ناوچەکە ڕوویدا و بەهۆی ئەو شەڕی ئیسرائیل حەماس کە لە ناوچەکە دروست بوو و ئەو ناکۆکیانەی کە لە نێوان وڵاتانی ناوچەکە و فراوانبوونی ئاستی شەڕ و پێکدادانەکانی ئیسرائیل و حەماس بۆەوەی کە هەندێک لە وڵاتانی ناوچەکەی گرتەوە ئەمە هۆکار بوون بۆ ئەوەی کە ئەم دۆخە نوێ دروست بکەنەوە جارێکی تر بۆ چونکە دەوڵەتی سووریا کەوتە بەرەی ئێران و میلیشیاکان و عێراق و ئەوەی کە بە هیلالی شیعی ناسراوە و بەرێ ئەو بەریشکە ئێمە ئەیبینین کە وڵاتانی هاوپەیمانان و ئەمریکا و ئیسرائیل و ئەوە بوون لەبەرەوە ئێستا جەنگەکە بە جۆرێکی لێ هاتووە کە لە نێوانی ئەم دووبەرەیە جەنگەکە هەیە و هەر یەکەیان بە هەر هۆکارێک بێ هەوڵی لە ناوبردننی ئەوەدا و ئێمە ئەبینین کە
لەو کاتەیە کە ڕێکەوتنەکانی ئاگربەستی نێوان ئیسرائیل و حیزب الله ڕوەدا، یعنی ڕۆژێک دوای ئەوە ئەم هێرشانەی دەستەی تەحریر و شام و میلیشیاکان و ئەوانە سەر هەڵەدا و لە ماوەیەکی زۆر کەمە کە ئاڵێن 11 ڕۆژە، لە ماوەی ئەم 11 ڕۆژەیە تواندرا ڕژێمی سووریا کۆتایی پێبێ. بەڵێ بەس بۆ ینی پێشتر پشتیوانی هەبوو بۆ پشتیوانی ئێران و رووسیا شیوا بە ئاسانی لەدەستدا؟ بەڵێ لەوانە ناڵم معادلەیەکی دەولی تازە هاتە ئاراوە. لە معادلە دەولیە تازەیە لێدانی حیزب الله بەو شێوەیە کە بینرا و ئەو زیانە گەورانەی کە بە حیزب الله و پێگە سەربازیەکەی گەیشت بۆ مای ئەوەی کە حیزب الله لە ناوخۆی سووریایە کە پشتیوانێکی گەورەی سوپای سووری بوو پاشەکشە بکە و ئەو لێدانە گەوریانەی کە بەهۆی درۆن و فڕۆکەکانی ئیسرائیلەوە لە سووریا و لە پێگەکانی ئێرانیەکان درا و لە میلیشیا ئێراندیەکان درا لە ناو سووریا بۆ هۆی لاوازکردنی پێگەی ئێرانیەکان و پێگەی حیزب الله. و لە لایەکی ترەوە ئەگەر سیر بکەین سەرقاڵبوونی رووسیاش بە جەنگی ئۆکرانیاوە وای لێ کردووە رووسیا ئەو توانە بەهێزی نەماوە کە بتوانێت لە دەرەوەی خۆی ئەوەندە جم و جۆڵ بکە. و لە لایەکەوە باش لەوە زەکرێن کە لەوانەیە جۆرێک لە ڕێکەوتن هەبێ لە نێوانی ڕووسەکان و ئەمریکیەکانە بۆ ئەوەی کە ئەمان وردە وردە پشتیوانیەکانی خۆیان بۆ ڕژێمی سووریا کەم بکەنەوە و بەرامبەر ئەوە لەوانەیە کە ئیدارەی نوێی ترامپ ئەوەی بەدەستەوە بێ کە جۆرێک لە دانوستان لە نێوانی رووسیا و ئۆکرانیا دروست بکە و ئەمەش یعنی گۆڕینەوەی ئەم جۆرە هاوکێشەیە بێ بەرامبەر بە یەکتر و هەر یەکیان بۆی بتوانن لە شوێنی خۆیان بە بەرژەوەندی خۆیان گۆڕانیە کاریەکان کۆتایی پێبێنن. سپاسین کاکەنەوە جەنابش خێر بیت. خوێنەوەی بەڕێز چییە بەوەی کە لە سووریا ڕوودەوە یاخود لێکەوتی لەسەر کورتیە لە سووریا بە ئینجا لەسەر عێراقیش هیچ لێکەوتەی دەبێم ڕووداوانە؟ زۆر سپاس بەنەوەی خۆم بۆ جەناب و تەلەڤیزیۆنی پێیان و مامۆستاش. لە ڕاستیە کاکەشیمەوەی کە ڕووەدا دەرەنجامی سەرکەوتنی ئیسرائیلە لە بە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر. ئیسرائیل بە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر توانی یا با بڵێن بیانوویەکی باشی دەستکەوت کە بتوانێت هەموو سنوورە نائەمنیەکانی خۆی وردە وردە کۆنتترۆلکە ئەمنکە ئەوەی کە لە فەلەستین ڕوویدا بەرامبەر بە حەماس کە بێگومان لە ناو گروپی میحوەری سەر بە کۆماری ئیسلامی ئێران و دوجار هەروەش بوو بیانوویدایە دەستەوە کە زۆرتر فشار بخاتە لە جنوبی لوبنان و کوشتنی یەک بە یەکی سەرکردەکانی حیزب الله و تێکشکاندنی جبەخانەکانیان و دیسانەوە دوورکەوتنەوەی مەترسی ئەو مەترسی ئەمنیانەی کە لەسەر سنوورەکانی هەبوو بە بیانووی مەترسی. خاڵی سێم گەیشتە سەرەوەی کە دیمەشق وەکو چەقی ئەم هیلالی شێعی بە ئەو ئیمداداتانەی کە ئیسرائیل پێی وایە بۆ حیزب الله هات ئەبێ کۆتایی پێبێنێ. بۆیە پێی وا بوو سنتەری ئەم هیلالی شێعیە و ئەم ئیمداداتی کە ئاگا بە حیزب الله لە جنوبی لوبنان دیمەشقە و بەشار ئەسەدا. بۆیە لە دەرەنجامی هەموو ئەو سەرکەوتنانە ئەوەی کە دوێنێ ڕوویدا بە نظری من ئیسرائیل دەوری نەخشی گەورەی هەبوو و دیزاینەکەی کردووە و تورکیاکانی بە چ بەڵگەیە چونکە هێزێکی سۆنی جیاواز ینی بە چۆن دیزاینەکەی کرد؟ لە ڕاستیە پێم وایە ئەم هێزانەی کە لە ناو سووریایە لە ماوەی لە دوای ڕووداوەکانی 2011 دەسەڵاتیان گرتۆ دەست دەور و نەخشیان هەیە. ئەم هێزانە هێزێکن کە لایەن ئەم وڵاتانەوە بەکارهێنرێن. ینی ئەگە دیقەت بی حرەکەی تەحریری شام جگەلەوەی کە لەلایەن تورکیاوە بەکارهێنرێ و هەڵە سوندرێ و ئەم گروپانە موحەد دەکرێن و دەور و نەخشیان پێدرێ. ئیسرائیل پێویستی بەوە هەبوو کە کەسێک کە هێزێک ئەمە ئەم سیناریۆیانە بگرێتە ئەستۆی خۆی و هەندێک قسە و باس هەیە کە لەگەڵ هەسەدەشدا نووسانی کردووە و
بەڵێ خۆ تورکیا دوو جوڵی تورکیا لە ماوەی ڕابردوودا کاک حەکیم دەلالەتن لەوەی کە نیگەران بوو لە پەیوەندیەکانی هەسەدە و ئیسرائیل یەکێکیان ئەو سەردانانەی بوو کە بۆ سووریا کردی و لەگەڵ بەشار ئەسەد کۆبووەوە کە یوت کە داواکار بوو بە ئەو ناوچە کوردنشینانی کە گەوتونە دەستی هەسەدە و نائەمنی سنوورەکانی تورکیای نائەمن کردووە با بکەونەوە دەست ڕژێمی بەشار ئەسەد کە بەشار ئەسەد داواکاری تورکیا بەڵێ داواکاری ئەردۆگان بەشار ئەسەد هەم ئەمەی قبول نەکرد هەم ئەم ئێرانیش ئەمەی ڕازی نەبوو خاڵی دووەمیشانەوە بوو کە لە ماوەی دوو سێ مانگی ڕابردوودا دیقەتدا تورکیا باسی لە پرۆسی ئاشتی کرد تەنانەت باڵانەتەوە پەرستە ڕادیکاڵەکەی تورکیاش باخچەلی و ئەردۆگان هاتن باسی دیکرانەوە و هاتنی ئۆجالان بۆ پەرلەمانوانە ئەوەش مەسیجێک بوو کە تورکیا ئەیزانی لەم بارودۆخی سووریا بەم حاڵاگە ئەمانە دەلایلن بۆی کاکن هەیەی تەحریری شامێک کە لە ماوەی دە ساڵی ڕابردوودا جگە لە ئەدلب هیچ پێگە و مووقعەتێکی نەبوو و هیچ جوڵەیەکی نەبوو لە هەموو شەڕانەی کە کردوێتی بەرامبەر هەسەدە دۆڕاندویانە ئەوە چ خێرە لە ماوەی 11 ڕۆژە ئەتوانە دیمەشقیش بگرێ ئەمە هەندێک لە سەرچاوەکان باز لەوەکەن جگەلەوەی کە هەیەی تەحریری شام کارکتەرێک بۆ تورکیا بەکارێنێ و دەور و نەخشی هەبووە ئەو هێزانەش کە ئەمریکا تەدریبی پێکردوون لە تەنەف لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی فەیلەقی پێنج ئەو دەستگا مخابراتیەکانی وەکو ئیسرائیلوانە کە دەور و نەخشیان هەبووە فۆکەسیان خسۆتە سەر گەورەترین شار کە بە دەست ڕژێمی بەشار ئەسەد و حەڵەب بوو وتکار حەڵەبەکەی وردە ئەمانە هەموو یەکەوێ و ینی ممکن نییە حرەکەتێکی ئاوە بە خۆ ڕێژەی هێزە چەکدارەکانی 20,000 چەکداری هەیە لە باشترین حاڵەدا 20,000 چەکدار خێرە چۆن دەتوانێت لە ماوەی 11 ڕۆژە بۆیە قسەکەوەیە کە بەڵام تورکیا بۆ ئەم دەور و نەخشی هەبوو تورکیا خاڵی یەکەمی ئەوەیە کە پێی وایە ئەبێت لە هەموو سینناریۆیەکە کە هەر کەس دیزاینەکەیەکە بەشدار بێت لە سووریا بە خااتری ئەوەی ئەو ناوچە کوردنیشەنانە کۆتایی پێبێنێ و ئەو مەترسیە گەورەی کە تورکیایی بینێ بە دروستبوونی دەوڵەتی کوردی یا منطقەیەکی فیدرالی لەو منطقانە کۆتایی پێبێنێ بۆیە بە نظری من ئەمە ئەوە جگەلەوە کاگەیان تۆتی قەت بە 8 سپتەمبەر دەوڵەتی بەشار ئەسەد ڕوخێ و ڕاکە 7 ئۆکتۆبەر ئەمانە لە دەوحە کۆبنەوە بووی کە چارەسەری بارودۆخەکە بکەن چارەسەری بارودۆخەکە ناکەن هەندێک لە سەرچاوەکان ئەڵێن سعودیە و قەتەر و ئیمارات و ئوردن بەشێکی زۆر لە فەرماندە عسکەریەکانی بەشار ئەسەدیان لە ژێرەوە کڕیوە بۆی کە بەرگری نەکەن و دەوڵەت بکەوە بڕوە و وەکوتم ئەمریکیەکان ماوەیەکی زۆر بوو تەدریبیان بەم فەیلەقی پێنج کردووە لە تەنەف بۆی کە بوون فەیلەقی پێنج ئۆپۆزیسیۆنی سوودیان نەخێر ئەمانە لە ناو سوپایە بوون ئەمانە بەشدارن هەمویان بەشدار بوون لەم سینناریۆیانە بەشدار بوون بۆچی بۆ قسەکەوەیە کە هەمویان ڕێکەوتون وەزایدنەوەی کە تۆ پرسیارت کرد مەسەر مۆسکۆ بۆچی لە پشتی لە ئێران و سووریا کرد پشتی بەشار ئەسەد لە ڕۆڵ و هەژمونی ئێرانیش خۆ بە خۆمانەزانین مەسەرەت ئێران مۆسکۆ هاوپەیمانێکی گرنگی ئێران بووە و زەرمەندی یەکەم لەم ڕووداوانەی سووریا ئێران بوو و مەسەن هیلالی شیعیتێک شکاوە و حیزب الله ئیمداداتی پێناگا و ئەو مەترسیانەی کە لە ڕاستیە مەسەلەن هێزێکی سەرەکی لە شەرقی وسەتا کە بەردەوام ڕوبەڕووی ئیسرائیل بۆ کۆماری ئیسلامی ئێران و میحوەرەکەی بوون ئەمە بە تەواوی مەسەلەن پەچی کەوتۆ یان مەسەلەن شکستی خواردووە هەموو دەواازە سنووریانەی کە ئیمداداتی پێگەی بۆ هێزەکانی لە دیمەشق و لە حیزب الله هەمووی گیراوە چ دەواازەکانی ئەبوو کەمال و قائیم و چ دەواازەکانی تەدمور و هەموو ئەوانە کەوتو هێزەکان لەبەرەوە ئەو مەترسی گەورەی دروستکردە بەڵام مۆسکۆ بە نظری من مۆسکۆ لەم گەلە کۆمەکەیە بە جۆرە لە جۆرەکان یعنی ڕێکەوتنێکی ناڕەسمی ڕانەگەیەندراوی نێوان مۆسکۆ و واشنگتۆن هەیە بەوەی کە بەڵێ دەربارەی ڕوخانی بەشار ئەسەد بێگومان ئاگادار بوون ئەگەر ئاگادار نەبوون مەسەلەن چۆن نەکرێ ئەو حرەکەتە سەری ئەڕووبدا چکە رووسیا جگەلەوەی کە رووسیا بۆچی رووسیا بوونەی هێژ رووسیا بە پشتیوانی ئێران نیان هێش سووریا لە بەهاری عەرەبی بکەوێ بەڵام قسەکەوەیەکە بنکەیەکی هێزی ئاسمانی رووسیا لە فڕۆکەخانەی حومەیمیمە و بنکەی باز لەوەکە نزیکەی 120 بنکەی عسکەری و ئەمنی و مخابراتی مۆسکۆ لە تەرتوس و لازقیان مەسەڵەن چۆن ئاگادار نیە ئاگادارە بەڵام قسەکەوەیە بۆچی ئەمەی کرد
یەکێکیان ڕەنگە پەیوەندی هەبێ بە داهاتووی ئۆکرانیاوە بەڵام لەوە گرنگتر بە نظری منەوەی ئەو خۆشحاڵی پۆتن بەرامبەر بە ترەمپ وە باشکردنی پەیوەندیەکانیان و چارەسەری خەیرانەکانیان مۆسکۆ بە قەناعەت گەیشت بوو کە ئەبێت دیارەک پێشکەشی ترامکە پێشەوەی بێتە بیستیمان بێتە کۆشکی سپی ئەوش قوربانیەکەش بەشار ئەسەدا وەیچیش لە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ئێستا ناگۆڕێک و ترەمپ ئەمڕۆ خۆشی وتی بەشار ئەسەوتی مۆسکۆ پێشتریشیسی دەست نەکەوتووە تێناگەین بۆچی پشتیوانی لە بەشار ئەسەد دەکرد قسەکەوەیە بە نظری من ڕێکەوتنێکی ڕانەگەێنراوی نێوان مۆسکۆ واشنگتۆن هەیە و وڵاتانی کەندا و دەخالەتیان هەیە وەکوتم پارەیەکی زۆریان سەرف کردووە و بە لە هەمان کاتا ئیسرائیل دەور و نەخشی زۆری هەیە و تورکیا کارکتەری سەرەکی جێبەجێکردنی پلانەکەیە چکە تورکیا ئەو دوو جوڵەی کە پێشتر باسم کرد لە مانگی ئەیلول و مانگی داتوە بەشدار پێ نەکرابوو بۆیە ترسی لێ نیشت بوو بەڵام کاتێک کە بەشداری پێکرا ئەم دەور و نەخشەی پێدرا بێگومان ئێستا سووریا جوگرافیا و جیۆپۆلیتیک و دیزاین و نەخشەی سووریا بە جۆرێک گۆڕاوە کە هەرێستا کاتم مەسەل ئیسرائیل ڕایگەیاندە بوو کە ئەوان ڕێگا نادەن بە هیچ هێزێک کە مەترسی بێ بۆ سنوورەکانی نێزیێتەوە سوپاس دێمە سەبار باسیەوەمان کرد وەکو پەندی تێدا دوایی دێن سەر لێکەوتەکانی شوڵان سەر عێراقیش بێرە سەر کورد بێ پەندی چی تێدا هیچ پندێک تێدا بۆ دەسەڵاتدارانی هەرێمیش کە بۆ ئەوانەی کە خۆیان دەسەپێن بە چەک بێ بە زۆر بێ بەڵێ ئەوە شتێکی ڕوونە ینی ئەمە هەموو دەسەڵاتدارانەمان بینی کە لە ناوچەکەیە هەن کە دەسەڵاتی ئەسکەرتارین و دەسەڵاتی نادیموکراتین و دەسەڵاتێکن کە بە زۆر خۆیان سەپاندووە یان ئەو دەسەڵاتانن کە لێگەی شۆڕش و کودەتاکانەوە حکمیان لە ناوچەکەیە وەرگرتووە ئێمە بینیمان ینی لە بەهاری عەرەبیە ئەو ڕژێمانە چارەنووسیان بەچی گەیشت بۆ بەروکوێ ڕۆشتن و تا کوێ هەنگاویان نا لەبەرەوە هەموو ئەو دەسەڵاتانەی کە نزیک نین لە گەلەکانی خۆیان و ڕێگە بە ئازادی نان و ڕێگە بە گەشەی دیموکراسی نادەن هەتا سنوورێک ئەتوانن بڕبکەن چونکە دەسەڵاتی سیاسی گەورەترین پشتیوانێک کە هەی بێ گەلەکەیەتی کە تۆ نەتوانی پشتیوانی خەڵک پشتیوانی گەل بۆ خۆت دابین بکەی کەواتە گەورەترین هێز لە دەستەیە لەبەرەوە هەموو ئەو دەسەڵاتانەی کە لە ڕێگەی بەهێزکردنی پێگەی سەربازی و پێگەی ئەمنی و سیخوڕی و دابشکردنی کۆمەلگا بۆ چەند گروپێکی جیاواز هەوڵەدەن ئەمە هەتا کاتێکی دیاریکراو ئەتوانن بمێنەوە لە حکم و لە دەسەڵاتە چونکە دنیا بەردەوام لە گۆڕانکاریایە بۆ نمونە ئەم دەسەڵاتدارانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوام گۆڕان بەسەر سیاسەتی وڵاتانە دێ و بەرژەوەندی وڵاتان ئەگۆڕێ و هەر یەکان دوو تێڕوانینی خۆیان بە جۆرێک داڕێژنەوە لەوانەیە ئێستا بایدن بوو جۆرێک لە دید و سیاسەتی خۆی هەیە ترامپ دێ بە جۆرێکی تر هەیە بۆ نمونە ڕژێم لە تورکیا بگۆڕێ جۆرێکی تر لە سیاست دێتە پێشەوە وڵاتانی ناوچەکە بە هەمان شێوە لەبەرەوە ئەبێ دەسەڵاتی سیاسی ئەگەر ئێوێ بیر لەمانەوەی خۆی بکاتەوە بیر لە ئایندەی خۆی بکاتەوە گەشەپێدانی دیموکراسی و خزمەتکردنی گەلەکەی و هەنگاو هەڵگرتن بە پێی یاسا و بنیادنانی دامەزراوە دیموکراسیەکان زۆر گرنگ بێ لای ئێستا هەرێمی کوردستانیش ئێمە تۆ ئەو حکومڕانی کە لە هەرێمی کوردستانیا هەیە بەراوردی بکە لەگەڵ ئەو جۆرە دەسەڵاتانی کە لە ناوچەکەیە هەیەیان هەن و وردە بەڕەو گۆڕانکاری ئەڕۆن و ئەگۆڕێن یعنی ئەمە بەدەست من و تۆ نییە یعنی نە بە خۆشی من و ناخۆشی منە نە بە ئیتە و نەبەی هەر کەسێکی تر ئەمە سروشتی ژانە یعنی سروشتی کاری سیاسیە کە بەردەوام ئەگۆڕێ گۆڕانکاری بەسەرادێ هاوچەشە سیاسیەکانە گۆڕێن لەبەرەوە هەرێمی کوردستانیش ئەم حکومڕانی کە لە هەرێمی کوردستانیا ئەگەر لە مودەیەکی زەمەنی دیاریکراوە توانی بێتی درێژە بە ژیانی خۆی بدا ئەبوویایە ئەم مێژووە گەورەی کە هەیەی پاش تێپەڕبوونی 33 ساڵ لە حکومڕانی خاوەنی استراتیژەتێک بواە خاوەنی پلانێکی سیاسی بواە خاوەنی دید و تێڕوانینی بۆ ئایندەی گەلی کورد بە تایبەتی ئێمە لە بارودۆخێکی زۆر ناسک و هەستیار و حساس ئاژین لەوانەیە بڵین بارودۆخی ئێمە جیاوازە لە هەموو بارودۆخی ئەو وڵات و ناوچانی کە لە دەوروبەری ئێمەیە هەن بۆ چکە ئەوان دەوڵەتن ئەوان سیادەیەکیان هەیە ئەوان بەشێکن لە نەتەوەیە گرتووەکان بدانیان پێدانراوە بەڵام ئێمە یعنی ئەمرێکی دیفاکتۆی واقع هاتووەتە ئاراوە
کە بەهۆی ئەو جەنگ و ململانەی کە لە ناوچەکە و شەڕی کۆیت و ڕوخانی ڕژێمی سەدام و ئەمانە و پشتیوانی هاوپەیمانان و ئەمریکا لە کورد ئەم دۆخە دروست بووە لەبەرەوە ئەبێت تۆ زۆر لەوان بە هەستیارتر مامەڵە لەگەڵ ئەم دۆخە سیاسیە بکەیت چونکە ئەمیش وەکوتم گەورەترین پشتیوانی تۆ بێجە پشتیوانی خەڵکەکەی خۆت بێ گەلەکەی خۆت بێ و یەکریزی هێزەکانی ناوخۆ بێ وە کۆکردنەوەی ئەم هێزانەی ناوخۆ بێ لەسەر پلانێکی استراتیژی نیشتیمانی کە لە ڕێگەی ئەمەوە تۆ بتوانی هەنگاو بەرەو پێش بنیت بەڵام زۆر بەداخەوە یعنی ئەمە لە درێژای 30 ساڵی ڕابردوو ئێمە دوو هێزە بینین لە هەرێمی کوردستانە ئەم دوو هێزە کە درێژە بە شێوازی حکومڕانی ئەدەن نە پلانیان هەیە نە استراتیژیەتیان هەیە نە بنەمایەکی نیشتیمانیان هەیە لەسەر بنەمایەکی نەتەوەی هەنگاو هەڵەگرن یعنی خەوەکانیان زۆر خەوی بچووکنیە ئێمە هەموو دنیا ئەبینین ئێستا ئەنج ئێستا کاکە دنیا دنیایەکی کراوەیە یعنی هەموو دنیا تۆ ئەبینێ هەموو گەلانی دنیا وڵاتانی ناوچەکە نەتەوەیە گرتوەکان ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوا وڵاتانی ئیقلیمی یعنی هەڵسەنگاندن بۆ تۆکە ئەو هەڵسەنگانی کە بۆ تۆیەکە لەسەر ئاستی مامەڵەی خۆتە لە ئاستی دید و تێڕوانی نەسیاسیەکانی خۆتە لە ئاستی ئەو پلانانەیە کە بۆ خزمەتی نیشتیمان و نەتەوەکەی خۆت هەتا باشە تۆ ئەگەر خۆت نەتوانی خزمەتی نیشتیمانی خۆت بکەی و نەتەوەی خۆت بکەی و میلەتی خۆت بکەی یعنی تۆ چ داوایەک لە ئێران لە تورکیا لە ئەمریکا لە وڵاتانی ترەکەی تام هەنگاو بۆ تۆ بنێن لەبەر ئەوە زۆر گرنگ بوو کە بە تایبەتی ئێمە ئێستا وەکوتم دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ڕۆ گۆڕانکاری ئەڕوە یعنی گۆڕانکاریەکان زۆر خێرا و بە پەلەر ڕوو ئەدەن یعنی دوور نییە ئێستا ئەم گۆڕانکاریانەی کە ئێمە لە وڵاتێکی دراوسێمان لە سووریایە هەنگاو بنێتە ناو عێراقەوە یعنی بەڵێ بەڵێ یعنی یەکێک لەو ئەگەرانەی کە زۆر لە چاودێرانی سیاسی بانگیەکەن بەڵێ یعنی دۆخی جەنگەکەەوە ئەوەی کە ئێستا لە استراتیژەتی ئیسرائیل و ئەمریکای هەیە کەوتمان لێدانی ئەو وڵاتانەیە کە پەیوەندیەکی سیاسی توندوتۆڵیان لەگەڵ هیلالە شیعیەکەیە هەیە ئێستا عێراق لە ناوەڕاستی لە چەقی هیلالی شیعیایە لەبەرەوە یعنی هەتا یەکێک لە سیناتۆرەکانی ئەمریکا ئەڵێ لە 2021 وتارێکی نووسیوە لێکێک لە وتارەکانە باسیەکە کە ئەڵێ کۆتایی هاتنی دیمەشق پەیوەست دەکاتەوە بە کۆتایی هاتنی بەغاوە هەروەها کۆتایی هاتنی تارانیش لەگەڵی لەبەر ئەوە ئەم دید و تێڕوانونانە ئێستا یعنی ئێستا یعنی لە ئەمڕۆ ئیتاری تەنسیقی و ئەوانە لە کۆبوونەوەی چڕان لەسەر ئەوەی چه هەڵوێستێکیان هەبێ بەرامبەری بە سووریا بۆ هێزانی کە لە سووریا هەیە لە هەفتەی پێشووە جۆرە هەڵوێستیان هەبوو کۆماری ئیسلامی ئێران بە جۆرە باسی هەیئەی تەحریری شامیە کرد ئێستا بە جۆرێکی تر باسیەکە یعنی گۆڕانکاری لە دیدە سیاسیەکانە ڕۆژانە ڕوو ئەدا بۆ کەواتە مەترسیەکە بۆ چونکە وەکو عێراقیش دیسان وڵاتێکی فرەنەتەوەیە فرە مەزهەبە و لە هەمان کاتە ئێمە ئەگەر سەیری ئەو ناکۆکەی نێوان شیعە و سوننە بکەین لە عێراقا یعنی خوێن ڕشنەکەی بێشمارە یعنی گەشتۆتە سەدان هەزار کەس لە بینی یەکترا لەبەرەوە لە هەموو لەحزەیەکە ئەگەری ئەوەی هەیە بارودۆخی ناوخۆی عێراق بتەقێتەوە چکە ئەو هێزانە هەمووی لەسەر پێن ئەو هێزانە هەمووی ناڕازین بەرامبەر یەکتر تو ئێستا سەیری پەیوەندیەکان نێوان کورد و بەغدا بکە پەیوەندیەکانی نێوان شیعە و سوننە بکە یانی پەیوەندیەکانی نێوان تورکمان و عەرەب بکە یان تورکمان و کورد بکە یان ئەو دۆخەی کە لەسەر کەرکووک هەیە ئەو پەیوەندیە ناکۆکیانەی کە لەسەر دۆخی کەرکووک هەیە و دید و تێڕوانینی جیاوازیان لەبەرەوە لە هەموو لەحزەیەکە عێراق ئامادەیە بۆ ئەم لەبەرەوە تۆ ئەبێ وەکو کورد ئامادەکاریت هەبێ ینی پلانت هەبێ بۆ ئەوەی بڵێ ئەگەر لە عێراق گۆڕان بوو ئێمە چی بکەین ئەگەر سووریا بەرەو دۆخێکی تر هەنگاوینا ئێمە چی بکەین ئەگەر تورکیا هەنگاوینا بەرەو سووریا و بەرەو ئەو ناوچانەی خودسەری کە ئێستا لە ژێر دەسەڵاتی حەسەدەیە ئێمە دید و تێڕوانیمانە بێت چی بکەن ئەمەش بەبوونی ئەبێتەوە هێزی سەربازیت هەبێ ئامادەگی ناوخۆیت هەبێ لە ڕووی سیاسیەوە هێزەکانت ئامادەی قبوڵی جۆرەی لە سیاسەتی یەکگرتوانە بکەی ئەمانە هەیە لە هەرێمی کوردستان سوپاس دەکەم خزمەت مامۆستا کاگەنەوە سەبارەت بە نەخشەی ئێستا سووریا یاخود ئەوەی کە زۆر پرسیاری کورد دەکرێت باردۆخی کورد لە سووریا چاوەڕان دەکرێت ئێستا نەخشەکە دابەشبوونەکە چۆنە نەخشەی سووریا
وەڕوونە دوای کەوتنی ئەسەد چی ڕوودەدا وەکو حکومەڕانیەکەی لە ڕاستیا ئێستا نەخشەی جوگرافیا و نەخشەی سیاسی سووریا ئاوا دابش بووە کە لە 140 بۆ 40 خاکی سووریا کەوتە دەست هێزە کوردیەکان ینی لە منطقەی دێرە زۆر و ڕقە و تەبقە تا ئاگاتە حەسەکە و کۆبانی و تا ئێستا بە قسەی خۆشیان منبەجیشیان بەدەستەوەیە تا دەواازی ئەبوو کەمال قایم لە سنووری عێراق ئەو منطقەیە ینی لە 140 و خاکە بەدەست هێزەکانی هەسەدە و هاوپەیمانەکانیەتی و ئەوەی تری بەدەست هێزەکانی مەسەن تحریری شام و بەشێکیش بە دیمەشق هێشتا ڕاستە تحریری شام چۆتە ناو سووریا و بەڵام فەرماندە سەربازیە کۆنەکان و خۆش دەزانی سەرۆکوەزیران و وەزیرەکان و تەنانەت سەفیر و قونسوڵەکانیش لە وڵاتان هەمووی لە شوێنی خۆی ماون هیچ کەس تێک نەچوانی سیستەمەکە بۆیە بەشێ وا چاوەڕوانەکرێکە لە داهاتوویەکی نزیکە ئەر ئەم حکوومەتە کۆنەکە لە سەرکارە تا مەدەیەک دەسەڵات بەڕێوە بەرێ ئەوە وەکو بارودۆخە سیاسیەکە بەڵام بەشێک لە چاودێران پێیان وایە یەکەم سووریایەک بەو هەموو قەیرانی 53 ساڵی ڕابردووی لەگەڵ عێراق لەگەڵ تورکیا لە ناوخۆی و ئێستا بەشێکیش ئەوەشم لەبیر چوو بەشێک منطقەی عەلەوی نشینەکانی تەرتوس و لازقیە و ئەوانە هەمووی لە هێشتا لەژێر دەسەڵاتی بنکە سەربازیەکان و حکوومەتی رووسایە کەەوە منطقەیەکی گرنگن و لەسەر دەریان بۆیە ئێستا دیقەت بە بەشێکی بەدەست رووسیاوەیە بەشێکیشی بەدەست کوردەکانەوەی بەشێکیشی بەدەست تەحریری شام و هاوپەیمانەکان بڵێ بەڵێ ئەوانەی کە تەحریری شام و هاوپەیمانەکانی سوپای نیشتیمانی ئەوانەوەی لەنە نەخشەکەیە لەسەر تورکیا حسابن وجگە لە ئەفرین و سەرەکانی و گرێسپی و ئەوانەی کە هەمووی کۆنتترۆل کردووە و بەشێکیشی بە خۆتان نەزانن لە زمانی هێزە کوردیەکان دەسەڵاتی ئەمریکاشی تایە باش ئێرانی هێستا لەوێ نفوزی هەیە ڕاستە پاشەخشەی زۆری کردووە و بەشێکی زۆری ڕاوێژکارەکانی سوپای پاسداران و هاتوونەوە بۆ عێراق هاتوونەوە گەڕاونەوە و زووتر قونسوڵخانە و سەفارەتخانەکانی چۆڵ کردووە بەڵام ئەم وڵاتانە هەمووی پێگە و موقعەت و بەرژەوەندیانەیە وەجگە لەوەی ئیسرائیلی ژەیەوە دەور و نەخشی زۆرتری هەبێلەوەی کە زیاتر خاکی سووریا داگیر بکات لە ڕاستیا نێتی نییە کاک نێتی نییە زیاتر خاکی سووریا داگیر کاتیگە لە بەرزایەکانی جۆلان کە کۆنتترۆلی کردووە و هیچ قسەیەکیش نییە لەسەرەوە بەڵام ئەوەی بۆ گرنگە کە حکوومەتی داهاتوو کە دێت و سیستەمی سیاسی کە دێجارێشکە تووشی کێشە نەبێتەوە لەسەر بەرزایەکانی جۆلان و جارێشکە ڕێگانەدا بە ئیمداداتێک یا با بڵم ئەو هیلالی شیعی کە نەماوە دروست بێتەوە یان هێزێکی تر لە سووریا دروست بێ مەترسی دروستکە چکە ئیسرائیل هێشتا بە گومانەوە سەیری محەممەد جۆلانی و حرەکەتەکەیەکە پێی وایە لە داهاتوە بەو باگراوەندەی پێشوو هەیەە بەو مەترسیانێکی هەیەە و بۆ قەتڵ و ئامی کە دوێنێ کردویانەکە نازانم هەندێک ڤیدۆ بڵاو بۆ تۆ بینیوتیانە بەو قەتڵ و ئامی کە دوێنێ کردویانە بە سەدان سەرباز خەنە چاڵێکەوە یان کوژن بەم باگراوەندەوە بەم تێڕوانینەوە ناتوانێت دەوڵەت بەڕێوە بۆ ڕەنگە هێت هیچ کام لەم هێزانە قبولی نەکەن وەکو داهاتووی کورد لە سووریە لە ڕاستیە سووریا بە هەموو خەریتەکەیەوە بە نەخشە سیاسیەکەیەوە ئیمکانی نییە بەم زوانە وڵاتێکی ئارام و ئیستقرار و بکەوێتە سەرپێ بۆیە پێم وایە بە قۆناغی عێراق تێپەڕێ و لە نزیکترین ماوەیە تووشی مەسەل لەسەر دەسەڵات و ئەم هێزانە بەرکەوتنەکانیان لە ڕووی بیر و باوەڕ و جوگرافیا و هێز و ئیمکانات و ئەوە ڕوبەڕوویە گەبنەوە خاڵی یەکەمی ڕوبەڕووبوونەوەکە ئەم ئەفسەرە کۆنانی کە لە پاژماوەی بەشار ئەسەدن نەوێ حاکمیت بگرنە دەست و هەیەی تەحریری شام و گروپەکانی تریش کە خۆیان بە فریاد ڕست ڕزگارکەری سووریای تازاز ئێستازانن نوێ حاکمیت بگرنە دەست ئەو خاڵێکی تریشی بە نظری من ئەم گروپانەی کە ئێستا هەیەی تەحریری شام و هاوپەیمانەکانی نەیاری سەختی هەسەدە و هێزە کوردیەکانن و بەو تێڕوانینەش کە تورکیا هەیەی و بێگومانەوەانە تورکیا دامیانەکە تورکیا ئێستا مەسەلەن ئەمڕۆ بەشار ئەسگەت کەوتەوە بەڵام ئەمڕۆ هێزەکانی هەیەی تەحریری شام و هێزەکانی سووریا لە منبەست پەلاماری هەسەدایانداوە بۆی کە و منتەقەشیان لێ بستێنەوە تورکیا جگە لەوەی بە پێ ڕێکوتنێکی ساڵی 2007 لەگەڵ ئەمریکیەکان کردوێتی ئەڵێ نایڵم لە هەموو ئەو سنوورە ناوچە کوردنشینەکانی ڕۆژاوی کوردستان لەگەڵ تورکیا هیچ هێزێکی کوردی نابێت 30 کیلۆمەتر
نزیک بێ لە 30 کیلومتر بێ دوورتر بێ یعنی ئەو منطقەی سەرەکانی گرێسپی تا گاتە تەڕەفعەت و تا منبەج و ئەفرینیشی کۆنتترۆل کردو مەبەسەکە شێوەیەکە نەگەنە سەر دەریای سپی ناوەڕاست ئەڵێ نابێەوە بێ و ئەم پێم وایە هەسەدە دوو بەرکەوتنیە بێ لە داهاتوە بەرکەوتنیی لەگەڵ ئەم هێزانەیە ئەم هێزانی کە سووریا سەپۆرتیانەکە بەچوونی تورکیا ئەفو سەپۆرتیانەکە بەرکەوتنێکی تریشی لەگەڵ ئەنە کەسەیە ئێشتا پێم وایە چۆنانە کەسەیە پێشتر بڵێن پێدا کە حیزبێکی کوردێکی سەر سەڵاتدارە ئەنە کەسە ئەوان حزبی کوردینی بەڵام لە تورکیان و لێرەش پارتی پاڵپشتیانەکەڵەوە ئەنی بەرکەوتنەکە چی دەبێت قسەکەم وەیە کە ئەنە کەسەش ڕەنگە لەم هەلومەرجە ئەوەی ڕابردوو قبول نکات چکە ئەوان یانویست هێزی خۆیان هەبێ مەسە هێزی ڕۆژیان هەیە بیگەڕێنەوە ڕۆژاوی کوردستان هێزی ڕۆژ بە 5,000 سەربازەوە بە 5,000 پێشمەرگە و ئەیانەوێت بەشدار بن بەڵام هەسەدە و پێدا پێشتر وایان ئەڵێن نابێ هیچ هێزێک لە دەرەوەی هەسە دەبێت لە دەرەوەی ئەوەی کە فەرماندەیەکانی ئێمە بێن نە ئاسایش نە پۆلیس نە دژەتیرۆر نە هەر هێزێکی تری مەدەنی وەتەنانەت ئەنە کەسە مەسە من ئەم ڕۆژێم ئەم دوو ڕۆژە دوو جار جوم لە کاک ئیبراهیم برۆ بوو ئێستاکانە ئێستا بەرپرسی پەیوەند بەرپرسی عیلاقات و هەماهەنگی ئەنە کەسەیە لەگەڵ دەرەوە مەسەلەن هەمیشە پێی وایە کە هەسەدا سیاسەتەکانی پەکەکە جێبەجێیەکە و ئەم هەلومەرجە تازە ناخوێنێتەوە و ناکرێ ئەوە مامەڵە بکرێ و بەشێک لە یەکلەیەکانیشان بەڕێی من منطقیە یعنی ئەبێ مەسەلەن هەسەدا ڕێگا بەکرانەوەی زۆرتر بە کەواتە سووریا پێم وایە لە باشترین حاڵەتە بە قۆناغەکانی دوای 2023 عێراقا تێپەڕێ و کۆنتترۆلکردنی زەحمەتە و دیموکراسیەکی حەقیقی لە سووریا کارێکی ناممکنە و ئێرانیش بە ئاسانی دەستبەرداری پێگە و هەژمون و نفوزی خۆی لەوێ بە ئاسانی نابێ و کێشە و گرفتی زۆریش لەم سەر سنوورانە دروزەبێ بە تایبەتی کە حەشدی شعبی ئەوێ لەم ئیرانەیە دەور و نەخشیە بێشتا بەسی داواکارێکە بوو کە لە ئێستا دەوڵە هێزەکان ڕۆژداخلی سووریا بن بەشدار بن لەوەی بەردەوام ئەمە داواکاری ئەنە کەسەیە بەردەوام ئەمە داواکاری ئەنە کەسەیە و هەسە دەڕەتیەکاتەوە سمەوانە چواتی و پۆسونیا بەشداری لە کەوتنی هەسەت بەشداری بکەن و کۆزی سەربازیەوان هیچ هێزێکی سەربازیان ڕێگایان پێ نەدراوە ئەوان وەکو جەناب دوتر لەلایەکەوە هاوپەیمانی تورکیا بوون لە مدەتێکی زۆرە و لەلایەکشەوە مەسەلەن هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستانن و ئەمەش واکە مەسەلەن پێگو نفوزی ڕەنگە پارتیش لە سنوورەکانی ئەو منطقانە پێگە و هەژمونی زۆرتر بوێ زیاتر بکە و کە هەسەدەش پێ بێگومان هەسەدا بە شێوەیەکی تر پارتی کرێکارانی کوردستان ڕەنگە ئەوانە ڕەت کاتەوە وە بە نظری من کورد یەکێکە لە هەرە ئەنسورە ئەساسیانەی کە لە سووریا بەڕێوە بە بەڵام یەکشە لەو ئەنسورە ئەساسیانەی کە مەترسی گەورەش لە بەردەمیە مامۆستا تو بۆ کورد لە بەتایبەتی لە سووریا دەرفەت دەبینی یا مەترسی زیاتر لەو باردۆخی کە هاتوۆتە پێشەوە لە ئێستا بێ لە قۆناغی دوای کەوتنی ئەسەد بڵین بەڵێ ئەگمە ئەگەر سەرنجی ئەو بارودۆخە بدەین کە لە سووریا دروست بووە و ئەو هەیئەتە تەحریری شامی کە دەستی بەم جوڵانە سەربازیە کرد دژ بە ڕژێمی سووریا یعنی ئێمە بینین کە ئەمە بە هاندانی تورکیا و پشتیوانی دەوڵەتی تورکیا بووە لە سەرەتاوە هەرچەند ئەمە بە ڕێگەپێدانی ئەمریکیەکان و هێزی هاوپەیمانان و ئەمەش بووە چکە ئەگەر ئەوان ڕازی نەبن لەسەر ئەم جوڵە گەورەیە کە بتوانن ڕژێمی ئەسەد بەو شێوەیە بڕوخێنن ناتوان جوڵەیەکی وا گەورە بکەن لەبەرەوەی ئێمە ئەبینین تورکیا هەر پێشتر پلانێکی هەبووە بۆ ئەنجامدانی ئەم کارە و ئەم هەوڵانەی هەر بە بەردەوام بووە ئێمە ئەبینین یعنی تورکیا لە 2007ەوە هەتاکو 2020 نزیکەی 5 جار هێرشی سەربازی گەورەی کردووە بۆ سەر ناوچە کوردیەکان و بۆ سەر هەسەدا بەڵام ئەبینین لە 2020ەوە هەتاکو 2024 هێرشەکانی بۆ جۆرە نەماون بە شێوەیەک جۆرێک لە تاکتیک و داڕشتنەوەی نوێ و پلانی تازەی هەبووە بۆ دۆخەکە ئەبینین یەکێک لەو پلانانەی کە هەی بووە ئەوە بووە کە داوای لە ڕژێمی ئەسەد کرد کە جۆرێک لە پەیوەندی و دانوستان لەگەڵ تورکیا دروست بکەنەوە کە ئەو لەوانەیە ئەم دیدەی بەم شێوەی ئێستای نەبوو بووە کە بتوانێ دەستەی تەحریری شام بەو شێوەیە بتوانێ ئەو دەسەڵاتەی هەبێ ڕژێمی سووریا بەو شێوەیە کۆتایی پێبێنێ لەبەر ئەوە ئەویست لە ڕێگەی بوونی پەیوەندیەکی باش لەگەڵ سووریا
چونکە ئەو هەموو هەوڵێکیدا لە 2011ەوە هەموو پشتیوانێکی ئۆپۆزیسیۆنی کرد بۆ ڕوخانی ڕژێمی ئەسەد بەڵام هەوڵەکانی سەرنجام کاتێک کە ئێرانیەکان و ڕووسەکان هاتنە ناو هاوکێشەکەەوە نەیتوانی ئەمە ئەنجام بە بەزۆک و کورت دەرفەت دەبینی ئەمەتەسی زیاد بەڵێ ئەمە ئەکەوێتە سەر ئەو بارودۆخە تازەی کە لە ناو سووریا دروستە بێتەوە ئایا شێوازی ئەو سیستمی حکومڕانیەی کە لە ناو سووریا و لە دیمەشقا دروستە بێتەوە قبوڵی کوردەکە وەک پێکاتیەکی سیاسی بەشداری جۆرێک لە حکومڕانی بکە لە دیمەشق و لە ئایندەی سووریایە کە ئەمەش تۆزێک قورسە ئاسان نییە بۆ چونکە بڵێن کورد ئێستا خاوەنی جۆرێک لە بەڕێوبەراتی خۆەتی و جۆرێک لە سربەخۆیی هەیە و جۆرێک لە ئیداری سربەخۆ لەو ناوچانەیە هەیە لەبەرەوە ئەگەر ئەوان ئامادە نەبن دان بنێن بە بوونی ئەم ناوچەیە وەکو ناوچەیەکی فیدراڵی بێ وەکو خودسەری بێ وەکو هەر شتێکی بێ لەبەرەوە قورسە حەسەدە ئێستا جارێکی تر لەم قۆناغەوە تەنازول بکاتەوە بۆ ئەوەی کە کورد هەروەکو هاوڵاتیەک مامەڵی لەگەڵ بکرێت چکە ئەو دید و تێڕوانینانەی گوێ بگرا ئەوەی محەممەد جۆلانی و بەعزێک لە سەرکردە سیاسیەکان و هەندێک لە وڵاتانی ئیقلیمیش دەربارەی ئایندەی سیستمی سیاسی لە سووریا باسیەکان هەمویان باسی پاراستنی یەکڕیزی هێزە سیاسیەکانەکەن و یەکپارچەی خاکی سووریاکەن و ئەوەی حکوومەتێکی یەکگرتو لە ناو سووریا دروست بێ و هەموو نەتەوەکان و هەموو مەسەبەکان و هەموو بۆچوونە سیاسی جیاوازەکان لە چوارچێوی حکوومەتێکی یەکگرتووی سووریا جارێکی تر هەنگاو هەڵبگرن بەڵام ئایا حەسەدە ئەمە قبوڵەکە لە کاتێکیشە ئامانجی گەورەی تورکیا ئەوەیە کە بەڕاستی ئەم ناوچانەی ژێر دەسەڵاتی هەسەدا بە ناوچەی تیرۆرە زانێ بە ناوچەی پارتی کرێکاران نەزانێ و بە ناوچەی مەترسی بۆ سەر ئاسایشی نەتەوەی تورکیا ئازانێ لەبەرەوە پێم وایە لەم چەند ڕۆژەی داهاتووە لەوانەیە کە ئێستا دەوڵەت نییە و هێزە سیاسیەکان نەیانتوانیوە سیستمێکی سیاسی لە دیمەشق پێک بێنن لەوانەیە ئەم فرسەتە ئەم هەلە بقۆزێتەوە بۆ هێرشکردن بۆ سەر ناوچە کوردیەکان و وەگەوەی لە ئەمڕۆ و چەند ڕۆژی ڕابدا بۆ سەر منبەج و هەندێک ناوچەی تر شەڕ هەیە یعنی بە بەردەوامی شەڕ هەیە لەبەرەوە ئەنجا ئەو ناوچانەش کە ئێستا لە ژێر دەسەڵاتی هەسەدایە هەیە بۆ نمونە زۆر دوورکەوتۆتەوە لە چوارچێوەی قەڵەمڕێوی خۆی هاتوۆتە دێرە زور و هەندێک ناوچەی تر و کە ئەمانە فعلەن ناوچەی کوردی نین یعنی لە دەرەوەی دەسەڵاتی خۆیەتی لەبەرەوە زۆر زەحمەتە بتوانێت پارێزگاری لەم ناوچانە بکە و هەتا ئەو دەسەڵاتش کە لە دیمەشقەیە هەم لە تەحریر شام هەم لەو سوپای ڕزگاری سووریا و لەو هێزە سیاسی تازانی کە دروستە بنەوە پێم وایە قبوڵی ئەمە ناکەن لەبەرەوە ئەگەر هاوپەیمانان پشتی گەورەی ئێستا حەسەدە بە هاوپەیمانانە بە هێزە ئەمریکیەکانە ئەگەر ئەمریکا بتوانێت پشتیوانی لێ بکە و ئەم ناوچەیە پارێزگاری لێ بکە و ڕێگە لە هەر دەسەڵاتێکی سیاسی یان هێزێکی سەربازی بگرێ پێم وایە ئەتوانێت وەکو خۆی بمێنێتەوە و گەشە بکە بەڵام لە هەمان کاتیشە هەسەدەش پێویستی بە خۆداچوونەوە هەیە گۆڕانکاری هەندێک لە دیدە سیاسیەکانی هەیە کە لەوانەیە پێم وایە چکە ئەو دیدە سیاسیانەی پێش ڕوخانی ڕژەم شتێک بوو و ئەو دۆخە سیاسەش کە دوای ڕوخانی ڕژەم دێتە پێشەوە شتێکێترە کە ئەبێ ئەویش سیاسەتی بەپێ ئەم دۆخە تازە بگۆڕێت بەسپاسم کاگەنەوەکو دو پرسیاریش ئەگەر شتێکت ما بەرسە دۆخی دوێنجار سەر عێراقیش نۆری عێراق دێت یاخود باردۆخی عێراق جیاوازترە لە ڕاستیە کاک هەشیم سەبارەت بە کورد کە بەشێکی هەسەدە نوێنەرایەتیەکە باشە بەنظری من تا ئێستا هەموو ئاماژەکانەوە بوون کە ئەمریکا جددیە لە پشتیوانیکردنی هەسەدە و هێزە کوردیەکان باشە و واش چاوەڕوانەکرێت کە بە دوای هاتنی ترامپ بارودۆخیان باشتر بێ تەحسیل حاصلیشە لە ناو ئەو پێکاتە ناهۆمۆجین و ئەو سیستەمە سیاسی ئەو بارودۆخە ئاڵۆزەی ئێستای سووریا هێزێکی یەکگرتووی ئاواکە وەک خۆیان دەڵێن هێزێکی چاپ هێزێکە دیفاع لە ژنانەکە و هێزێکی سکیۆلارە و هێزێکی عەدالەتخوازە وەک خۆیان دەڵێن بە تایبەتی چەپی فەڕەنسی و فەڕەنسا زۆرتر پشتیوانیانەکە پیان وایە داهاتوویەکی باش لە منطقەیە چاوەڕێیانەکە و
بە نظری من هەسەدە خۆشی ئەمەی سلماندووەوە بۆ معلوماتی جەنابەت ئەم پێکاتەی هێزەکانی هەسەدە 140 پێکاتەی جیاوازن غێرە کوردن عەرەب و چەرکەس و تورکمەن و زمانە چێک هەڵ نەگەڕێنەوە چێ هەڵنەگەڕێتەوە ئەو هێزانە ئەزانی مەسەلەن بۆچی خۆمە لە 2011 لە دوای ڕداوەکانی بەهاری عەرەبیەوە هەسەدە ئیمکاناتی پێداون مەسەلەن سەرۆکی شارەوانیە کانتۆنە بەڕێوەبەرایەتیەکان هەمووانەی دابش کردو لە نێوان خۆیانە و دوایی مەحکومن لەنا ئەو جوگرافیایان کە کورد دەسەڵاتدارە وەکو بادوا پێوە کوردی لەسەر عێراق نوری عێراق دیاخود باردۆخێتی کاک حەکیم عێراق بمانەوە نەمانەوێ لە ضمنی ئەم هیلالە شیعەیەکە هەیە و هیچ وڵاتێک بەقەدەر عێراق هەژمون و کاریگەری کۆماری ئیسلامی ئێرانی لەسەر نییە بە بڵم بەغا تارانی دووهەمە و ڕەنگە ئێستا ئێران زۆرتر فۆکەسی لەسەر عێراق بێ و لە هەمان کاتیشا ئیسرائیل و ئەمریکا و ئەوروپاش زۆرتر فشار بخەنە سەر عێراق بەڵام لە عێراق دوو بۆ چوونی جیاوازەیە بۆ چوونێکیان کە سودانی نوێنەرایەتیەکە تەییدی ئەو سیاسەتەکە کە عێراق بە دوور بێت لە شەڕ و کەمتر هەژمونی ئێرانی لەسەر بێ و حەشتی شعبی زۆرتر پەراوێز بخرێەوە دەوڵەتێکی موسساتی بنیانرێ لە بەرامبەریە حەشتی شعبی و ئیتاری تەنسیقی و گروپی محور نەوێ عێراق بە تەواوی کۆنتترۆلکەن و ئەمریکا دەرکەن و هێرشی بەردەوام بکەنە سەر ئیسرائیل بەڵام هیوادارم ئەم ڕووداوانی کە لە ماوەی ئەم 11 ڕۆژایە بەسەر سووریات و حەشتی شعبی و گروپەکانی محور و ئەم هێزە میلیشیانە تێبگەیەنێکە هەر هەنگاوێکی نائیجابی بە قازانجی خۆیان و خەڵکی عێراقیش نییە و ئاکە و ئیسرائیل بۆ معلوماتی جەنابەت ئەوێ ئەم سەرکەوتنانی کە لە دوای 7 ئۆکتۆبر بەدەستیەناوە جا بە قەتڵ و ئامی خەڵکی مەدەنیە بە تەسفیەکردنی نارەکانیەتی ئیدامەی پێبات چ لە عێراق چ لە یەمەن و تا ئێرانیش ئەگەر بۆیە بە نظری من ئەم هەنگاوانەی ئیسرائیل و ئەمریکا ئەوانە بەم دەرەجە یەکبەیەکە بۆ ئەوەیە کە ئێران تێبگەێنن کە بێتە پایدانووسان کەواز لە چەکی ناوەکی بێنێ بەس من نازانم ئێران مەسەلەن تا ئێستا ئەتوانێت خۆی لەگەڵ ئەم هەلومەرجە بگونجێنێ یا بەردەوامە بێ لەسەر هەژمونگەرایی خۆی بەرامبەر بە ئەمریکا و ئیسرائیل بەڵێ سوپاسان دەکەن دۆ سوپاس بۆ کاژێنەوە حسێن مامۆستا عومەر عەلی سوپاسان دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوەکاران خواتان